ئەوەی کە لەگەڵمایە کاگرەبوار یەکێک بوو لەوانەیە کە لە 2003 بۆ یەکەم جار کۆرسێکی لەم شێوەیە کرایەوە، ئەویش تایە بەشدار بوو. لە ڕاستیا کۆرسەکەەوە نەبوو کە وەکو ئێرە من دەست بە قسەکردن بکەم. کۆرسەکە ئەوە بوو کە کۆمەڵێک کۆبووینەوە لەسەر تێکستێک قسە بکەین. ئەیتر ئەوە لەوانەیە 40 کەسێک دەبووین، کەمتر زیاتر. ئەیتر کاگرەبوار و هەندێک لەو هاوڕێیانەی کە پێکەوە کاتی خۆی لە شەرەفان تازە کرابوویەوەیش لەوێ بوون، ئێمەش لە شوێنێکی تر بووین، مەجموعەیەکی تریش لەولاو لەگەڵەوانە پێکەوە کۆبوونەوە و قەراردرا لە شەرەفخان لاهین لە ئەو سنتەرەی تر دانیشین و تێکستەکە دیاریکەین و دەست بکەین بە گفتوگۆ لەسەری. ئەیتر دوایەوە بوو کۆرسەکە ینی لە هەموو شوێنەکەوە بەڕاستی حەز بەبوونی نەدەکرا، تەنانەت ڕۆشنبیرەکانیش پێیان خۆش نەبوو، ینی کە ئەو کۆرسە هەیە، هەستیان دەکرد پرسیار دروست دەکا، ئەوانیش بێزار بوون لەوەی کە پرسیار عەقڵێکی پرسیارکەر هەبێت. تەنانەت بیرمە ئازاد سوحەی بەرەحمەت بێ کە من یەکێکە لە ڕۆحی شاد، یەکێکە لە ڕۆشنبیرە زۆر هینەکان باشەکان بوو. بیرمە جارێک پێ وتی ئەو کۆرسە شتێکی خراپە مەیکە، چونکە ئەو گەنجانە فێری پرسیار دەبن، دەنگم ئەو گەنجانە فێری پرسیار دەبن، هەرچی بڵێن پرسیاری لێ دەدەن. ئەو بوو کۆرسەکە جۆرێک بێت، ینی بەدڵی کەس نەبوو جگە لەوانەیە لەناو کۆرسەکە بوون، چونکە ئەوانەی کە لە دەرەوەی کۆرسەکە بوون نەیان دەزانی کۆرسەکە چییە. بەس ئەوە بووی تر دواتر ئەوە نەفشار و زەخت دروست بوو، کۆرسەکە کۆتایی پێهات لەگەڵ چەند هاوڕێیەکە کە دواتر دوای کۆرسەکە ئیدامەمان نەک وەکو شتێک وەکوەوەی کە کۆ ببینەوە بۆ هێنار بە ڕێکەوتوا بوو پێکەوە لەسەر جادەکان پیاسەمان دەکرد و گفتوگۆمان دەکرد لەسەر ئەو مەسەلانەی کە هەبوون. و یەکێک لەو هاوڕێیانم کە پێکەوە گفتوگۆمان دەکرد کاگرەبوار بوو و گفتوگۆی زۆر کۆرسەکە کەوتە سەر جادەیت. ئەو کاتەیە ئێمە لەسەر جادە برایەکی کاک ڕێبوار هەبوو دەیوت ئێوە شەسی و شەسی دەسوڕێنەوە پێکەوە، ئەو کات شەسی ئەوەی هەولێر. ئەیتر پیاسەی دوور و درێژمان دەکرد و گفتوگەکان هەوا ینی ڕۆشتن. ئەیتر دوایەوە بوو کۆرسەکە فعلەن جارێکی تر هەر دروست نەکرایەوە، چەند محاولەیەکی تر کرا هەر کۆرسەکار ینی فەشەلیانە. من لە زانکۆش تەلەبەکان داوایان کرد، جارێک کۆرسەکەم کردەوە هەر فەشەلیێنە. ئەیتر وەکو بڵێ شتێک کە ئیتر نەکرێ ئاوا بوو لە ڕاستیە. ئەیتر منیش ئەوەی بەڕاستی تەنها دەمویستەوە بوو کۆبوونەوەیەکی وا هەبێت، چونکە هیچ کۆبوونەوەیەکی ڕاستەقینەی سەقافی و فکری لە ناو شارە نەما بوو و ئێستاش نییە بەڕاستی. ئەوەی کە هەیە لە ناو چایەخانەکانە کە جاران بڵێن شوێنی فعلەنام گفتوگۆیان نەبوون، چایەخانە ئەدەبیەکانی وەکو شعب و مەچکۆ دەڵێم، ئەوە نەماوە ئێستا. ینی ئێستا تەنها قسەکردن مجاملە هەیە، ینی کۆمەڵە هەر قسەی ڕۆژانە هەیە کە ئێمە لە شوێنە گشتەکانە دەکەین و تەواو. بەس جاران گفتوگۆی باشە بوو لەسەر ئەدەبیات، لەسەر لەنەوەدەکانە هەم لە شعبیش و هەم لە مەچکۆش و گفتوگۆی بەڕاستی خوڵ لەسەر ئەدەبە بوو. ینی ئەکە دەچوویتە ئەوێت جیلەکانی شتێکەڵ بوون، شاعرە بەتەمەنەکان و شاعرەکانی دوای ئەوان و ئەمانە، ینی ئەم فەزایە کۆتایی پێهات. تر لە هەز دەکەم لەگەڵ هەر تەقریبان ئەو کاتێک کە کۆرسەکەی تر کرا، چونکە ئەو کاتە بوو کە ئەمریکا هات و 2003. ئیتر دوای ئەوە ژیان هەز دەکەم ینی لە دوای ئەو ڕووداوە ئێمە زیاتر لە خۆمان دابڕین، بەرەو دەرەوەی خۆمان ڕۆشتی. و لە ڕاستیا گفتوگۆی جدیش دروست نابێ گەر ئینسان نەگەڕێتەوە بۆ خۆی. ینی گفتوگۆی جدی گفتوگۆ نییە لەسەر کتێبەکان. بابێن پێکەوە کتێبێک بخوێنینەوە یا ئەمە، ینی مەوزوع لە کتێبەکان نیە، مەوزوع لە خۆتایە، چەند تۆ لە ناو خۆتا لەگەڵ خۆتا ینی. و ئەم بیرکردنەوەیە کە لەگەڵ خۆتا هەتە. ئەم بیرکردنەوە ناوەکیە نەما، چونکە ئێمە بە یەکجاری لە خۆمان پشراین. و ئەوە بوو ژیانێکی مادی سەیر هاتە، ینی دەرگاکان کرانەوە و خەڵک پارە ڕژا، خەڵک مەشغوڵ بوو بە چوزانم ئەو شتانەوە کە ئیتر بەم پارەیە دەکرا. ینی دۆخێکی ناتەبیعی لەگەڵ ئەم شتا دروست بوو.
ئەمە وای کردی تر وەکو بڵێ فعلا من لەو زەمەنا تا داهات غەریبتر دەبوومەوە وە چەند هاوڕێیەکی کەم نەبێت کە پێکەوە ینی من دەمتوانی لەگەڵ یانە هەناسەیەک بدەم یەکێک لەو هاوڕێیانە ڕێبوار بوو ینی کە پێکەوە فعلەن ئەو هەناسەیەمان دەدا. ئێستا ئەمڕۆ هاتووە بۆ ئێرە کاگرێبوار حەزم دەکرەویش پێکەوە لێرە گفتوگۆی ئەمڕۆ باس دەکەم ئەمڕۆ وەکو مامۆستا تەمەڵەکە وام کە سعی نەکردووە ئیتر بیانوویەک دەدۆزێتەوە بۆەوەی دەڵێ با بیکەین بە مناقەشە هەست دەکەم فعلان سایم نەکردووە جا ئەمڕۆ دەکەین بە گفتوگۆ و هەر خۆشم تەنیا هەست دەکەم دەرەقەتی وەڵامدانەوەکە نایم چونکە هەست دەکەم وەزم باش نییە بەڕاستی. کاگرێبوار یارمەتیم دەدا لە وەڵامدانەوە و پێکەوە وەڵامی پرسیارەکان ئەو گفتوگۆکە ینی پێکەوە گفتوگۆکە دەکەین. کاگرێبوار لە تەرەفی منەوە ئێوەش تەرەفێک گفتوگۆکە دەست پێ دەکەین و پرسیارەکان ئەوەی هەیە لە لای ئێوە و دەبوایە ئەمە شەر ببێت چونکە ئەو چەند وانەیە کراوە بەبێ گفتوگۆ هەندێک لەو برادەرانە داوای گفتوگۆیان دەکرد کە کاتێکە بێ بۆەوەی گفتوگۆی شتەکان بکرێ پرسیار و ئەوانە ئەمە هەست دەکەم ئەو کاتەیە ئێمام 2 ساعتە دەتوانین بە گفتوگۆ بەرینە سەر جا بەهیوام گفتوگۆیەکی باش بکەین و لە ئێوەوە دەست پێ دەکەین ئێوە دەتوانن پرسیار بکەن دەتوانین لە ئێوە پرسیارانی هەتانە لە ماوەی ئەو 16 ساعتەی کە کۆرسەکە هەیە لە لاتان دروست بووە و ویستوتانە بیکەن و بوار نەبووە بۆی پرسیارەکان بکرێ ئێستا دەکرێت پرسیارەکان لای خۆتان چڕکەنەوە گفتوگۆیەک دەست پێ بکە جا لەبەرەوە ئێستا کە پرسیارەکان دەست پێ دەکەن هەر کەس کە پرسیار دەکات من و کاگرێبوار پێکەوە گفتوگۆی پرسیارەکان دەکەین و لەگەڵ ئێوە گفتوگۆی دەکەین یانی ئەمە ئەوە نییە کە ئێوە پرسیار دەکەن و ئێمە وەڵامەکان دەدەینەوە نە پێکەوە گفتوگۆ دەکەین جا ئێستا پێم باشە بە پرسیارەکان دەست پێ بکەین پرسیاری ئەگەر پرسیاریین بێت ئەوەی ئەوێنە ئەزانی چییە حەز دەکەم جارە پرسیارەکانی ئێرەوە ئەوانی حازرن دواتر ئەگەر مەجال هەبوو پرسیاری ئەو پرسیارش دەکرێت ئینکەین باشە ئێستا کراوە زۆر باشە دەیخینە دوای ئینەکە مناقەشەکانی خۆمان لە زمنیەوە مەجالێکە بوو پرسیارەکەت بیر نەچێ هی ئەو برادەرە پرسیارەکە هەر پرسیارێکی تیژ لەوێ هەیە ئەگەر هەبوو ینی دەتوانن دواتر ئامادەیکەن بەس ئێستا پێویستمان بەوەیە لەگەڵ یەکا بکەوینە گفتوگۆ بۆەوەی بتوانین بکەوینە ناو بیرکردنەوە لە ڕاست دامگە کاتێک باسی هاوڕێیەتیەکە هاوڕێیەتی فەزیلەتمەندانەکە بوو ئەوەی کە هاوڕێیەتی دروست بە جۆرێک قسە دەکات کە وەکو وابێت ئەم هاوڕێیەتیە شتێکی دەگمەنە تۆ ناتوانانی بە چەند کەسێک لە جارێکە بە چەند کەسێکی بباش ئەگەر قرار بێ وابێت تۆ ئەبێت لە یەک کاتدا یەک هاوڕێیە وایە ئایا ئەمە چۆن دەبێت هەروەر یعنی ئەوەی باز دەکا کە بە حکمی دەگمەنبوونەکەی دەبێت تۆ دەتوانین لەگەڵ یەک کەس هاوڕێ بیت ئەوەت تەنها دەتوانین یەک هاوڕێت هەبێ یان دوو هاوڕێت ناتوانین زیاد یعنی ناتوانین خەڵکێکی زۆر هاوڕێت ئەو هەر دەڵێ یەک هاوڕێ دەڵێ یەک هاوڕێ ینی سەبەبی ئەوە چییە؟ سەبەبی ئەوە ئایا جۆری ئینسانەکە دەگمەنە یان ئەنی ئەو جۆرە ئینسانی کە دەتوانێت هەکە دەگمەنە ئەو باسی هاوڕێتیەکە اینجا پەیوەندی هاوڕێتیەکە بە شتێکی دەگمەن يعني وكوالا دقيق نابد بس وا باسيكا مشتكي اخر دغمانك خويا ام جاكنويكي باش دكات آیا ئەوەی ئەرستۆ دەڵێ دەگمەنە یعنی کەسێکی وا کە لە ناوی هاوڕێیەتیەکی ڕاستەقینە هەبێ ئەم جۆرە لە کەس دەگمەنە بۆیە دەبێ ینی دەگمەنیەکە وا دەکا کە تۆ بتوانی لەگەڵ یەکێک هاوڕێبی لە کاتێکە ئەم حکمەی کە لێرە ئەرستۆ داوێتی ئەگەر وابێ ینی وەکو وابێ لە ناو میلەتێکا دوو کەس تەنها بتوانن هاوڕێ بن ئەگەر وابێ ینی وەکو چۆن بڵێن لە ناو میلەتێکا دەکرێت
مفکرێکە دەبێ یا دووسێ مفکرە دەبێ یا دووسێ سەرکردەی سیاسی دەبێ یا شتێک لەو بابەتانە ئەگەر بەم شێوەیە بێت دەگمەنیەکەی تەعمیم کرا بێ بەسەر هەمووە ئەو کاتە تۆ ینی لە ناو یەک شارە دەبێت تەنها دوو هاوڕێ بن نەک ئەوەی کە تۆ هەر کەسە دەبێ یەک هاوڕێی هەبێ ینی لە ناو شارەکە دەکرێت کۆمەڵی هاوڕێی زۆر هەبن بەڵام ئەمانەی کە هەن دوو پێکەوەن ینی هەر کەسە دەتوانێت لەگەڵ یەکێکە هاوڕێ بێ بەڵام لە ناو ئەم شارە 100 جووتمان هەیە کاوە پێکەوە هاوڕێن ینی لە ڕووی ژمارەوە زۆرن لەوەی کە لە ناوەوە دەتوانن هاوڕێتی بکەن بەڵام فۆرمی هاوڕێتێکە ئایا فرە توخمە یا یەک توخمە ینی لە بینی دوانایە یا لە بینی فرایە هاوڕێتی کە زۆرێکایە ئەمە هەر تاوان دەگەڕێتەوە سەرە و مۆزوعی یەک و فرەیە کار ئەساسەوە لە تەبیعەشا مشکلە یاڕستۆیە ئایا ئەوەی کە ئەم شتانەی لێوە پەیدا بووە یەکە یا زۆرە ئەم مۆزوعی یەک و زۆرە ئەم پرسیارە تەبەن فعلەن ئەلێرا دەیبینیتەوە کە جارێکی تر بەو لۆجیکە دێت لە ناو هاوڕێتیە لە کاتێکە ئەوی تر لە ناو تەبیعایە بە زەمە دێنێتە ناو هاوڕێتێکەوە جا پرسیارەکەی بین کاگرێبارەوەیە دەڵێ ئایا کورە ڕێبوار پرسیارەکە ئەوەیە ئایا لە ناو شارێکە لە ناو ئینسانیەتە ئەمە شتێکی دەگمەنە چونکە کە تۆ دەڵێ دەگمەنە لەویا مەبەستەکەەوە دەگەیەنێ دەڵێ کەسێک هەڵ دەکەوێت دەڵێ و کەسە دەگمەنە ینی وێنەی نییە شێوەی نییە ئایا ئەمەیە ئەگەر ئەمە بێ ئەمە بێ عەفوەن ئەگەر ئەمە بێ ئەو کاتە وەکو بڵێ هاوڕێتی شتێکە هەڵکەوتنە دەکرێت لە ناو میلەتێکە لە سەردەمێکە ینی هاوڕێیەک هەڵکەوێ دوان هەڵکەون بتوانن هاوڕێ بن ئەمە ئازانن نزیک دەکەوێتەوە لە چی لەو عشقەی کە لە هینە هەیە وەکو بڵێ ئێستا مەموزینە کەس دەکەی شتێکی دەگمەنە ینی شیرین و فەرهادێ شتێکی دەگمەنە دەچێتە ینی ئەو ریزەوە ئەگەر دەگمەنەکە ئەوە بێت جا پرسیارەکە ئەوەی ئایا ئەرستۆ بە کامیان مەبەستی لە دەگمەنیەکە کامە وەگەر مەبەستی بۆ بێ هەر کەسێک دەتوانێت یەک هاوڕێ هەبێ بەزی ینی هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە دەتوانێت یەک هاوڕێ هەبێ کاتەوە پرسیارە دروست دەبێت بۆچی ئەمە ئەم کەیفیەتە ئەم جەوهەرە باڵێن ئەم جەوهەرە لەناو هەر کام لەمانەدا هەیە بەڵام ئەمە ناتوانێت لەگەڵ کەسێکی تر بە هەمان جەوهەر بژی بەڵام لەگەڵ ئەمەیان دەتوانێت بژی ئەوی تریشان دەتوانێت لەگەڵ بەم جەوهەری هاوڕێتیە دەتوانێت لەگەڵ یەکێکی تر بژی ئەڵێ چوار کەسمانی 1 و 2 3 و 4 باشە 1 و 2 دەتوانن بەو جەوهەرە بەیەکەوە بژین بەڵام 1 و 3 ناتوانن 1 و 4 ناتوانن 3 و 4 هیچ دەتوانن بەیەکەوە بژین بەڵام نە 4 دەتوانن لەگەڵ یەکاون ئەمە بۆ وایە لە ڕاستۆری بجار پرسیارە بداتەوە ینی ئەگەر مەبەست هاوڕێتی جەوهەر بێ ئەسڵان ئەگەر مەسەڵەن چەند جووتێکمانە بێ ئەوەی کە دکتۆر باسی کرد لە ناو شار لە ناو کوماڵەوە چەند جووتێکمان هەیە هەر دوانیان پێکەوە هاوڕێ بەبێ ئەوەی ئەرستۆ کە ناتوانێت یەک کەس لەگەڵ کۆمەڵێکە هاوڕێ بێ مادام خۆ چەند جووتێکمانان کە بتوانن پێکەوە هاوڕێ ئەگەر قرار بێ هاوڕێیەکی ویستەکە بێ ئەم ئینسانان هەمویان فەزیلەت نەکەن لە ناو هاوڕێیەتی ویستەکەیان باشە بۆ دووەمی ئەم جووتە و یەکەمی ئەم لا ناتوانن هاوڕێ لە کاتێکە مەسەلەن هەر شیا فەزیلەت نەکەن گەواتە ئەگەر وا بێت یعنی ئەمە جارێ دەبێت بزانین دەگمانەکە کامە بەڕێی تۆ کامیانە دەگمانەکە ئەوەیە وەکو بڵێن دوو عاشقی وەکو مەموزین لە سەردەمێکی دیاریکراوە تەنها دەگمەنن ئەوەیانە یا بۆ ینی دەگمەن نابێ ئەو کاتە ینی کەواتە وش لە هاوڕێیەکی فەزیلەتمەندانە تۆ ڕێواری هاوڕێ بە هەمان شێوە هاوڕێیەکی فەزیلەتمەندانە ئێمە هەموومان فەزیلەتمەندین خێرم بەس من هەردیەتوانین ببینە هاوڕێ من تۆ ناتوانین ئەگەر قەرار بێت فەزیلەت چاکە بێ لە ناو هەمومانە یەک بێ بۆچی بۆ من و تۆش نەتوانین هاوڕێ بین یعنی ئەبێ دەگمەنیەکە تۆ پێت وایە دەبێ ئەوەی وەکو مەموزین وابێ کەواتە ئەگەر وابێ لە هەر سەردەمێکا دوو هاوڕێیان
ئەوە ماقولە پرسیارەکە بە جۆرێکی تر لێ ڕەنگە یا با بڵێن دەگمەنیەکە بۆ ئەم دوو حاڵەتە زانین کارە خودی کەسەکە دەگمەنە بێت کە هاوڕێیەتی و فەزیلەتێک تایە یا خودی مەبەستی لە دەگمەنیەکە خودی هاوڕێیەتیەکەی وایە تێدەگەم ئەوەی کەوتی مەبەستی ئەوەیە تۆ لە فەزیلەتەکە دەگمەنیەکە دووز دەبێت لە هاوڕێیەتەکە یعنی ئایا لە خودی هەڵگری هاوڕێیەتیەکە کەسەکە بێتە دەگمەن یا خودی هاوڕێیەتیەکە بۆتە دەگمەن یعنی دەگمەنیەکە لەبەر لەوایە کە ئەو دوو کەسە ببنە هاوڕێ ینی لە هاوڕێیەتیەکە کام دەبێت هاوڕێ بێجا دەتوانانی هاوڕێیەوی تر بێت تاوان بە فەزیلەتەکە دەبێتە هاوڕێ ئەو یانی یەکێک لە کۆرسەکان باس لەوە دەکا ئەم جۆرە لە هاوڕێیەتی کە هاوڕێیەتی ڕاستەقینەیە دەگمەنە نەک دەگمەنیەکە ناکەوێتە سەر ئەوەی کە ینی دوو شتەیە لێرە تێکەڵ کراوە تۆ کۆت کردوونەتەوە نەک تێکەڵ کراوە تۆ کۆت کردوونەتەوە ئەگەر هاوڕێیەتیەکە دەگمەن بێ لەم لاشەوە دەڵێ هاوڕێیەتی تەنها دوو کەس تۆ دەتوانی لەگەڵ یەک کەسە هاوڕێبی ینی تەنها دوو کەس دەتوانن هاوڕێ بن و هاوڕێیەتی فرەییتیان نییە فرەیی لەناو هاوڕێیەتیان نییە ینی یەک هاوڕێ هەیە ڕاوڕەکان فرە نین ئەمەیان بەجیا دێڵێ ئەوی تر دەڵێ ئەم جۆرە لە هاوڕێیەتی کە لە فەزیلەتێک لە فەزیلەتەکان کرۆکی هاوڕێیەتیەکەیە بۆ نمونە دادوەری بەخشندەیی یا هەر شتێکی تر ئەڵێ کاتێک کە ئەمە یا چاکە بەگشتی ینی هاوڕێکە بە چاکە هاوڕێیە ئەڵێ ئەمەیان دەگمەنە ئەوەش بە هاوڕێیەتیەکە ینی هاوڕێیە بۆ چێژێک وەرگرتنی چێژێک هاوڕێیە بۆ وەرگرتنی سوودێک ئەمەیان چی نییە ئەمەیان هاوڕێیەتێکی ساختەیە بۆچی چونکە ئەساسەکەی گۆڕاوە و نەگەر گۆڕاویشە بەسەر چووە ئەڵێ چێژەکان کە گۆڕان هاوڕێکانیش هاوڕێیەتیەکە نامێنی سوودەکان کە گۆڕان هاوڕێیەتیەکە نامێنی بەڵام ئەوەی کە ناگۆڕێ و هەردەمێنێتەوە و دەدرەوشێتەوە فەزیلەتەکانن یعنی کەسێک کە دادوەری لە ناویە هەبوو چەند بە ناو ژیانە بڕوا ئەو دادوەریەی زیاتر دەدرەوشێتەوە لەو ڕووداوانەی کە دێنە بەردەمی کەسێک بەخشندەیە کاتێک بە ناو ژیانە دەڕوا بەخشندەیەکەی زیاتر دەدرەوشێتەوە ینی شتێکی جێگیرە ینی بە پێچەوانەی ئەویترەوە ئەگەر چێش بەرەبەرە بسوێ دوای ماوەیەک لە ڕاهاتن لەگەڵ چێژەکە تۆ ئیتر ئەم چێژە تااقەت لێ نامێنێ پێویستت بە چێژێکی تازەیە ئەو کاتە ئەگەر ئەم وابێ بە پێچەوانەوە بەناو ینی بەرەو فەساد بڕوە کە دەڵێن فەسادیانی هەڵوەشانەوە ینی شتێک کە فاسد دەبیانی هەزی خۆی لە دەست دەدا و بەرەبەرە دەپوکێتەوە ئەوە ئەمی تریان کە فەزیلەتەکەیە بەرەو تەکوین بوون دەڕوە ینی پێدەگا زیاتر پێدەگا ئەمی تیر پوچەڵ دەبێتەوە لەبەرەوە ئەم هاوڕێیەتیان کە لەسەر ئەم دوانەیە و من شتی سێمیشم بۆ زیاد کرد لە ئەوەی پێشوو مۆزۆی دەسەڵات لە کۆبوونەوە لەسەر دەسەڵات ئێستا عەسەبیەتەکانەوەی کە هەن هەمووی لەسەر مۆزۆی دەسەڵاتە من و هێز لە یەکێتیدایە یعنی ئەمە ئەگەر پێکەوە گەلە کۆمە لە یەکێک بکەینەوە تەواو ئێمە بەهێزەکەین جۆرێک لە هاوڕێیەتیە لەسەر ئەساسی هێزە ینی لەسەر ئەساسی دەسەڵاتە کۆبوونەوەیە بۆ زاڵبوونێکی زیاتر ئەمە پێناسە خەلدونیەکەیە بۆ مۆزۆی عەسەبیەت ینی کۆبوونەوەی کۆمەڵی خێڵە بۆ ئەوەی زیاتر زاڵ بن ینی بۆ بەدەستێنانی زاڵیەتیەکی زیاتر بەسەر کیا بەسەرەوانی ترا ئەمەش تەبەن هەر ئاینیشتە دەست دەکەم وەکو بڵێ دەچێتە زمنی ساختەکانەوە ئەرستۆ دەڵێ ڕاستەقینەکە دەگمەنە بەڵام دەگمەنە خۆی بەڕاستی جێگەی پرسیارە ینی چی دەگمەنە ینی ئەوەی کە لە شارێکە دەکرێت دوو کەس هەڵکەون ئەو فەزیلەت من بن ینی هەلی چاکە ویز بن ئەمە ناچێتە عەقڵەوە کە پرسیارێکی تریش هەیە هاوڕێیەتی وەکو برایەتی و باوکو کوڕێتی ینی ئیلا پێویستی بە بەرامبەرێکە پێویستی بە بەرامبەرێکە سە باوک بە من ئێستا کە مناڵم نێن ناتوانم بڵم باوکم بەس کە مناڵێکم بووی ترێک سەر باوک
من دەبمە باوک ئەو دەبێتە کوڕ. ئایا هاوڕێتیش بە هەمان شێوەیە؟ یان هاوڕێتی دەتوانێت کەسێک ینی ئەو ئەگە بڵێن جەوهەر ئەم جەوهەرەی تێدایە بەبێ ئەوەی هیچ کەسێک لە دەرەوە ینی بەرامبەرێکی هەبێ کە هاوڕێ بێ بڵێن ئەم بەهۆی ئەوەوە ببێ بە هاوڕێ. پرسیارەکە هەر لێرە دووسێ بێت لەو کاتی کە ئەرستۆ باسیەوەکە ئەتوانیت تەنها لەگەڵ یەک بەرامبەرە هاوڕێتی. ئایا دەتوانێت بەبێ بەرامبەریش هاوڕێ بیت؟ ئەوە پێم وایە لە کۆرسەکانە ئەو دكتور وازانا وعندي وانا كنا بجني الشماليه اشتري دكتور زول بواسطي بس امريكا واني دوازان بس واني دوازان بواسطي بس اگر او شتي كده اشتكيت يعني ندخوش يعني مثلا زي ما زعيجة يعني كسر مثلا ندبي كسر كوازيني أو ولا كفويا هذا كان يعني كسر لقى كسر مثلا تعاملي ولا كفويا هو توها باش أنا وابد مثلا قرار وابد وكوي تقول ماسكر أو ما نعرف وشو كسر فوق أو يجدابه بدي أو يرجعوا هذا من هذا تواني هذا بدي أو من أنتو هذا تواني هذا بس بالفعل والله ارسطو لشوينا كان مش بسيارة كترمو لسنة أو معلومات كارثة باسية كشانك أو يكتبتون أو لو هاوريتي فضيلة من دانا كاتك ارسطو باسي هاوريتي كان بيويست المبرا شو كاتك جات سر باسي كوا الله ما دام باسي مرتبة كان كاتو باسي دوريا كان الله ما دام فوانا مرتبة زور درستايا وبدوش زور دوريا اليوم الناس المؤمن بيجي أعرابك كذا الله ما ناتوني لك الفاير ناتوني لك الصلاة فرق ما هي بحكيش لا فرق يعني أعراب سخواك إن جانا سريك كشوا كاتك باسي خواك الله شاكترين بابا لباسي هاوريتي فصيلة من دانك يعني الله هاوريت شاكترين وهاوريتي إيه شاكترين شيء خواك يا باشا يعني اگر من شاكرين بوتو بيك هاوريني ابي اوان بوتو بيك بيبي تخوا نا شاكرين وينك اخوان شاكرين نابتوي كخواي بوتو دي اوي دي بوتو كخوايه نغوي نك خواي بوتو دي اوي بوتو دي كخوايه سكلاي ارسطو هي ازام هاد لا نيكو ما خوسكاي ده لشونك باسي ولا كاكا تيجيشتن تو انا كي خوايه خواونديه لانسانه بس نەگەوەی ئەو خوای بۆ تۆ دێ بەڵکو شتێکی بۆ تۆ دەوێت تەبەن دێ بگەڕێتەوە بۆ تێگەیشتنی و نانی بۆ مەسەلەی خواوەندەوە مەسەلەیەکی ترە بەس ئەوەی بۆ تۆ دەوێت کە خواوەندیە بەس کە تۆ وتت ئەمە ئاوهایە یعنی ئینسانێک دەتوانێت بەبێ بەرامبەرێک هاوڕێ بێت ینی لە خۆیدا هاوڕێ بێ ئەمێ وەکو جەوهەر تێدا بێت ئەو کاتە لە ڕاستیدا مەسەلەی دەگمەنەکە کەم تریش دەبێت یان دەبێتە دەگمەن تریش شتێکی تر لەو کاتە تۆ تەنانەت بەرامبەرێکشت نییە ینی هاوڕێت بێت بەس دیسانیش تۆ هاوڕێت ینی هاوڕێتی هەیە بەبێ بەرامبەرەکە بەبێ بەرامبەر ینی نییە بۆ معنایە بالفعل نییە وایە لە دەرەوەی خۆت بالفعل نییە بەس لەناو خۆتا فعلی دەبێتەوە لەناو یەک کەسە فعلی دەبێتەوە بەس لە نێوان دوو کەسە ینی ئەوها بێت و بڕوا فعلی نابێتەوە بەس شتەکە خۆی ئەرستۆ ئەوەی کە من لەوانەی وازانم دوانزامە باستەوە دەکەم کە کەسەکە دەبێت لە خۆی هاوڕێ بێجا دەتوانێت بکەوێتە ناو هاوڕێیەتی ینی ئەوی تر ضرورەتێک نییە بۆ هاوڕێبوونی من ینی ئەوی تر نامکا بە هاوڕێ وەکو چۆن منداڵ من دەکا بە باوک یا ژنێک دەکا بە دایک برا دەکا بە برایانی هاوڕێتی ئەوی تر چونکە ئەم سروشتیە ئەمە لەناو پەیوەندی سروشتەکانە ئەم پەیوەندیە جۆرێک لە لازم و مەلزوم هەیە یعنی وجودی ئەوی تریان بەستراوە بە میترەوە لەناو تەبیعا وابەستەبوون هەیە و پەیوەندی دایک و برا و خوشک و ئەمانەی کە پەیوەندیەکی تەبیعیە لەبەرەوەی پەیوەندیەکی سروشتیە ئەم پەیوەندیەکە ئەوە تەحدید دەکا کە ئەم دوانە چین نەک کەسەکان پەیوەندیەکە تەحدیدکەن یعنی
ئەو منداڵە دەبێ ببێ و ئەم منداڵ و ژنە پەیوەندیەکە دەیان کا بە دایک و باوک وابەستەبوونەکە لەبەرەوە کە پەیوەندیەکە تەبیعی بوو وابەستەبوون هەیە بەڵام کە پەیوەندیەکە سەر و تەبیعی بوو ئەو کاتە ئازادی هەیە ئەی بۆەوەی ئازادیشە بێ من لە خۆمە هاوڕێ نەبم ئەوی تر بمکە بە هاوڕێ یەکسەر وابەستەبوون دروست دەبێ یعنی ئەوی تر کردمی بە هاوڕێ ئەوی تر دەتوانێت نەفی هاوڕێیەتیەکە بکاتەوە یعنی ئەوی تر دەتوانێت دەستکاری هاوڕێیەتیەکە لە ناو منا بکات یعنی ئەوی تر دەتوانێت هاوڕێیەتیەکە لە ناو منا بکوژێ ئەی ئەگەر هاوڕێیەتیەکەی کوژیانی چی یعنی دەتوانێت چاکە لە ناو منا بکوژێ بۆچی چونکە هاوڕێیەتی ڕاستەقینەکە لەسەر ئەساسی چاکەیە لەبەر ئەوە لێرە وە چاکەش من بۆ ئەوەی چاک بم ئەگەر ئەوی تر پێویست وایە ئەوی تر دەیتوانی وا بکە من خراپم وە لە پەیوەندیە تەبیعیە مۆراڵیەکانە ئەم قسەیە دەکرێت دەڵێ ڕەفیقەکەی خراپی کردووە و لەگەڵ فلانە دەگەڕێ بۆیە خراپ بووە و لە کۆمەلگایەکایە هەمووی چەتە و دزن ئەویش دزی یعنی ئەوەی کە ئێمە دەڵێن ژینگە تەسیری هەیە لە ئەم تەسیربوونە لەسەر کەسەکان ئەو تخوا دایخە هەر دایخەی باشترە بۆەوەی جارێکی تر دەنگێ ئەم تەسیری بیئەیە کە باسی دەکەین لەسەر تەسیرێکی مۆراڵیە ڕەبتی بە نەریتەکانەوە ینی کۆمەلگا نەریتێکی داناوە حەسە بە ئەو نەریتە کەسێک لادەرە لە نەریتەکە گەرم کەسە لەگەڵ ئەوە هەڵس و کەوت بکە نەریتەکە دەشکێنەوە پێی دەڵێن ئەمە ئاوایەنی ئەمە تەمان هیچی ڕەبتی بە چاکەوە نییە لەخوا چونکە چاکە لەخوا نە بەرامبەرەکە دەتوانێت دووسیکە نە بیئە دەتوانێت دووسیکە و بە قسەش دروست نابێت تا بەیانی من قسە بکەم فەرەزەن لەسەر چاکە ئەوی تر ئەگەر خۆی ویستی بۆ چاکە نەبێ ئەسەن ئەم قسانە نابیستێت ینی تا ئینکاتیانی بەس لە مۆراڵە تۆ پێویستت باین نییە چونکەوە کۆمەڵە یاسای ئیتیفاقیە لە دەرەوەتە وەکو وەریان دەگریت و جێبەجێیان دەکەی بۆەوەی لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تا کێشەت بۆ دروست نەبێت بەس ئەوی تر کە ڕەبتی بە چاکەوە هەیەش دەبێت سەربەخۆ بێ ئەگەر سەربەخۆ نەبێت ئەوتۆنۆم نەبێت ئەوە ممکن نییە چاکە ئاسانە چاکە ممکن نییە چونکە چاکە بەبێ ئازادی وجودی نییە من ناکرێت تۆ وام لێ بکەی چاک بم ینی لەبەر تۆ چاک بم لەبەر هۆکارێکی دەرەکی لە دەرەوەی چاکە خۆیەوە هەبێ بێ وام لێ بکە چاک بم چاکە خۆی لە خۆیە هەم هۆی خۆیەتی هەم خۆی ئەنجامەکەشە و تۆ ئامانجێکیشت نابێ خۆی هۆکەیە و ئامانجەکەش کە هەیەتی نابێت تێپەڕێ لە دەرەوەی کردەکە کردە چاکەکەی کە چاکەکەی تیا بەرجەستە بێت دەبێت نابێت تێپەڕێ چونکە ئەو کاتە تێپەڕی ئەوی تر وای لێ کردووی چاک بیت یعنی بۆ نمونە ئێمە دەزانین درۆ خراپە لەبەر ئەوە نییە درۆ لەگەڵ کەسێکان ناکەین چونکە خراپە لەگەڵ ئەوە دەکەین لەبەر ئەوەی درۆ خۆی خراپە بۆیە نایکەین بەڵام کاتێک ئێمە هەر شتێکی دەرەکی وای لێکردین کە ئەم درۆیە نەکەین ئەوە درۆکەمان کردووە یعنی کە درۆکەمان کردووەوە ئەوە درۆیەکمان کردووە کە درۆیە لەگەڵ خۆمانە چونکە ئەو کاتە تۆ ناتەوێت ینی ناتەوێت درۆ نەکەیت ناتەوێت درۆ نەکەی وایان لێ کردووی درۆ نەکەیت کە تۆ دەتەوێت درۆکە بکەیت بەڵام چی دەوروبەرەکە نایەڵێ درۆکە بکەیت تۆش لەبەر مەساڵەحەکانت درۆکە ناکەیت کەواتە درۆکەت چی کردووە تۆ ویستوتە بیکەی بەڵام نەیانێشتووە بیکەی کەواتە تۆ درۆکەت کردووە بەڵام کاتێ من لە خۆما دەزانم درۆکە ینی لە خۆیان درۆکە خراپە من لەبەر ئەوەی کە خراپە نایکەم نەک لەبەر ئەوەی خراپە بۆ تۆ یا خراپە بۆ ئەو یا خراپە بۆ کۆمەلگا هەر لە ئەساسەوە خراپە کاتێک من لێرەوە درۆم نەکرد ڕاستگۆ بووم ئەو کاتە چییە؟ ئەو کاتە هۆکاری درۆ نەکردنەکەم و ئامانجەکەشی لەکوایە لە ناو کردەکە خۆیە تەواو دەبێت یعنی من کە درۆکەم نەکرد لەم نەکردنا کە من ڕوبەڕووم دەکەنەوە شایەتیەک بدەم لە شایەتیەکە دەکرێت درۆ بکەم بۆ مەساڵحێ بڵێ من شایەت بووم ئەو شتە ئاوان
ئەمایتر من درۆیەکە دەیکەم ینی شتێکە هەڵی دەبەستم خۆی وانە خۆی وەک خۆی کە هەیە نیشانی نادەم لێرە وایتر کە ئێمە باسی فەلسەفە دەکەین فەلسەفە باسی ئەو شەر شتێک دەکا وەک ئەوەی کە هەیە ینی بە جۆرێکی تر ئەگەر لە فەلسەفا درۆکردن ساختەکردن بە هیچ شێوەیەک ڕێگەی نابێتەوە چونکە تۆ لە بیرکردنەوەی فەلسەفیا دەبێت بگەی بەو شتەی وەک ئەوەی کە هەیە لە شایەتیا تۆ دەبێت بگەی بەوەی کە وەک ئەوەی کە خۆی هەیە یانی ئەگەر ئەمە شتەکە بێنینە ناو ئەخلاقەوە جا لێرە کاتێک من ئاوا درۆم نەکرد ئەوە لە چاکەوەیە ینی لە خۆیەتی وە تێ ناپەڕێ هۆکار خۆیەتی ئامانجەکە شەر خۆیەتی و بەخشندەیەکە یەکێک وای لێ کردم بەخشندە بم ئیتر هەر شتێک بێ لە دەرەوەی ئەوەی کە من بەخشندەیی خۆی بەخشندەی هێزە لە ناو ئێمە و خۆی هێز دەدا بە ئێمە بەخشندە بین ینی شتێکی ئینفعالی نییە لە دەرەوە تاسیری لێ بکرێەوە من ئینفعال بکەم و لەویا ببەخشم ئەمە بەخشندەی نییە ئەمە تاسیر لەسەر بەزەیت کراوە تۆ پارەکە داوە و شتەکە داوە و بەخشی و ئەمە بەزەیە و ئەم بەزەیە ینی لە ناو توزانم لەوانەیە لە ناو جەلادێکی شان بەزەیە هەبێ ینی بەزەیەکەیە کەسەکە جەلادە بەڵام لە شوێنەکە دەیبینی کەسێک دەبەخشێت ئەمە یانیەوە نابەخشندەیە ئەمە کاریگەریە لەسەر بەزەیت ئەوە هەر ئەسڵان ڕەبتی بە بەخشندەیەوە نییە ئەمە تەبیعیە و ئەم کردەیەکی تەبیعیە یعنی چی تەبیعیە ینی هۆکەی لە دەرەوەی خۆیەتی و وابەستەیە بە شتێکەوە لە ڕێگەی ئەم وابەستەبوونەوە تۆ دەزانی ئەمە تەبیعیە ینی ئەگەر بەهاتایە و ئەوی تر سۆزی نەجوڵاندایە ئەم لێرا بەخشندە نەدەبوو بەڵام بەخشندەیەکە کە ئەو وزت پێزت پێدەدا بۆی تۆ لە شوێنەکە بەخشندەبی ئەگەر گیانی خۆشت ببەخشی هیچ شتێکی دەرەکی نییە ئەمەت پێ بکاتجگە لە بەخشندەیەکە خۆی ینی بەخشندەیەکە لە ناو خۆیە ئەو هێزت دەداتێ بۆ ئەوەی وابی بەڵام ئێمە بەزەیمان تێکەڵ کردووە بەوە تۆ بەزەیی بە کەسێکا دێتەوە ئەم بەزەیار لە خۆیان سەلبیە چونکە بەزەیەکە لە پشت لە ناو بەزەیەکە جۆرێک لە دەسەڵات هەیە جۆرێک لە زاڵبوون هەیە تۆ ئەوی تر بچووکتر لە خۆت نەبینی بەزەیت پیانایەتەوە نزمتر لە خۆت نەیبینی تەقەمز دەکەی لەوە حاڵی خۆت بەراورد دەکەی بەو تووشی دۆخێکی سایکۆلۆژی دەبی ئەو کاتەی تر دەبەخشی یعنی بۆ نمونە کەسێک دەبینی و دۆخ لە دۆخێکی خراپایە ئاوا دەبینی کەوتووە یەکسەر تەقەمز دەکەیت لەوە خۆت دەچیتە شوێنی ئەو هەست بە ئازارەکەی دەکەیت و دەتەوێت خۆت ڕزگارکەی لە ڕاستیان نەک ئەو چونکە تۆ چووتەتە جێگەی ئەو خۆت لەوا وێ ناکردوێتەوە ئازارەکانی ئەوت چەشتووە ئینجا لێرەوە تۆ دەتەوێت ڕزگاری کەی بۆچی بۆ ئەوەی لەو ئازارەی کە تۆ دەیچێژی بۆ هۆی تەقەمزکردنەکە لەوە دەرباز بیت و ئەمە شتێکە ینی ئەوەی کە هەیە بە ناوی ئینسانیەت و هیومانیزمەوە دەکرێت لە ڕاستیە هەمووی ڕەبتی بەم بەزەیەوە هەیە ئەمە لە خۆیان نییە ئەمە چاکەیەک نییە لە خۆیە چاکەیەکی ڕەها نییە ئەمە فەزیلەت نییە کە هونەرمەندێکی ئەوروپی دێ چوزانم بەدەم منداڵی هەژار و برسی و ئەمە فەزیلەت نییە ئەمە جۆرەکە لە تەقەموسی سایکۆلۆژی لە ڕاستیە و ئەمە هەرگیز ئینسانەکە ناکا بە ئینسانێکی چاک لەوەوە ناکە ئەو شتەی دەیکا چاک نییە یاخرا بەس ئەمە لە چاکەوە نیە لە فەزیلەتەوە نییە ئەمە لە بەزەییەوەیە نا مەوزوعەکە لەویان نییە کە ئەمانەتە یا شتێک مەوزوعەکە لەویایە تۆ جاری وایە تۆ ئەگەر وابێ هەموو شتێک ئەمانەتە لە ڕاستیە تۆ مادام کەسێکی باقینی دەڕۆی دەموو شتێک ئەمانەتە ینی تۆ ئەو تۆ معقول نییە مڵکەکەی من تەمەنی لە من زیاتر بێ ینی ئەگەر مڵکم بێت مڵکەکەی من ئەگەر تەمەنی لە من زیاتر بێ ناکرێ من ئەوە مڵکی من بێ من تەسەڕوفی پێوە بکەم بۆچی چونکە ئەم مڵکە لە دوای منە نەقڵ دەبێت کە نەقڵ بوو یا شتێک بوو لەوانە ئەمە ئێمە ناکرێ وەکو مڵکێکی پرسیارەکەی ئینسانێک چۆن بگاتەوە نقطەیە کە بزانێ ئەوەی کە تۆ باست کردەوەی کە تۆ بزانیت چکە تۆ بۆ من ئێستا ئەم مۆبایلە من ئەوە هی من بێت لە ڕاستیە من ناتوانم یعنی ئاسان نیە تۆ بوونی ئەمە لە بوونی خۆت جیا بکەیتەوە خانوو سەیارە هەموو شتێک کە پێی دەوترێ هیتوان هەرچی شتێکە دەڵێن هیتوە لە دەرەوەی خۆت ئینسان چۆن بگاتە ئەوەی کە تۆ دەڵێ ئەوەی کە
کارفانش باس کرد ئەمە وەکو ئەمانەت مشکلەکە ئەوەیە ئینسان چۆن بگاتە ئەوەی کە ئەمە فعلا ئەمانەتە ینی هەڵوێستی بەرامبەر بەم شتە هەڵوێستی ئەمانەت بێ خۆ بەبێت چاکبوون تۆ ناتوانێت وابی بەبێ و چاکبوونێکەوە باس کرد یعنی ئەسڵەن ئینسان دەبێت لە ناو خۆیدا گەیشت بێتە نقطەیەک بۆی بتوانێت مامەڵەی لەگەڵ ئەو شتە وەکو ئەمانەت بێ هەرچی دەکەوێتە دەرەوەی خۆی یانی هەموو شتێک لە ناوەتە جگەگەڵ وەکاتای تۆ زانی ئەو شتێک کە لاتە وەکو معریفەکەش بۆ مۆرەناوی باسی معریفەکە بۆ من ئامانە دەگەلایەتی بەبێ هیچ ینی بەژەوەندیەک ئەیبەخشێ ئەوەیە جا ئامانەت معریفە بێ مادە بێ ئەگەر لایانی مادی وەرگری لە ناوەچی هەڕوا نامێنێ وەکو من نییە وەکو ڕوحم نییە ئەمانە مێنێتەوە ئەخە دەزانم ئەمە بەڕاستی بە قسە بۆ هەمومان بۆ خودی خۆشماسانە بەس ئەمە چۆن ببێ بە ژیان بوت ئەم سربەخۆییە بەرامبەر بە هەرچی دەکەوێتە دەرەوەی خۆت سربەخۆیت لە ژیاندا ئەمە طبعاً بە قسە ینی من خۆشم یانی دەیزان بەڵام بۆ خودی خۆشم یانی جار هەیە ینی جیاکردنەوەی شتێک کە دەکەوتۆتە دەرەوەی خۆم لە خۆم زۆر سەختە یعنی تۆ ئەمە بۆیە هەر ئەوە هیچ هەل ناکە بڵێ وڵات تۆ ئەمە وەکو ئەمانەت مامەڵێ لەگەڵ بکەی باشە من چۆن بگەمە ئەوەی کە ئەمە ینی لەگەڵ هەموو شتێکە من وەکو ئەمەوە مامەڵە بکەم وەکو شتێک کە سەر بە خۆم لی خۆم بە جیا دەبینم لەو شتە ئەی طبعاً من بەڕاستی هەستم بە شتێک لەو مۆزۆی ئەمانەتەکە هەرچەنە ئەو مۆزوعە وابزانمەوەی پێشوەوەی دەگمەنەکە تەوامان نەکرد ئەوەی من نازانم تۆ لەسەر و مۆزوعە لەسەر مۆزۆی ڕەفاقەت و دەگمەنی و شتەکە لەسەر ئەمانەتەکە ینی قسەکە بکەم یا من بڵێن ڕێبوار شتێکی لە ڕێگەی باسەکەیەوە و سربەخۆیە لە لەوی تر ئەوە شتێکی بۆ ڕوون کردمەوە لە ڕاستە ئەویش ئەوەیە دەبێ ئەوەی کە پێ دەڵێن ئەمانەت فعلەن بەل لە هەموو شتێک سربەخۆ بێ لە ئێمە ینی مڵک سربەخۆ نیە مڵک وابەستە یەکەیە ینی ئەگەر ئێمە لە بینی ئەوەی کە شتێکی ئازادانەیە پەیوەندێکی ئازادانت لەگەڵیا هەیە ینی وەک کاینێکی سربەخۆ لەو لەگەڵیا هەیت وەکەوەی کە لە هاوڕێتی ڕاستەقینەکە ئەمە دەبێت لە خۆیان هاوڕێ بێت و ئەویتر نەیکرد بێ بە هاوڕێ خۆی هاوڕێ بێت جا دەتوانن لە هاوڕێیەتیەکی ئازادانە بن یعنی هەردووکیان دەبێت ئۆتۆنۆم بن سربەخۆ بن ئەگەر سربەخۆ نەبن وابەستە بن ئەو کاتە ئازادی لە نێوانیان نامێنێ ئەم شتێک بەو دەکا ئەم شتێک بەو دەکا ینی کەسیان بە پێی چاکەکە ناجوڵێتەوە ئەو کاتە لەژێر کاریگەری یەکا دەجوڵێنەوە و پەیوەندەکەیان داواتەوە دەبێتە پەیوەندێکی سروشتی فیزیکی ینی نابێتە پەیوەندێکی عەقلی یا ڕوحی ینی ئەوەی کە سەر و سروشتیە و ئەمەی لەوەی لە ئێمە کاتێک کە لەم شتانە دەردەچین و ئەم سەربەخۆیە وەردەگرین کە ڕێبوار باسی کرد ئەو کاتە دەتوانین بکەوینە ناو ئەوەوە کە لە پەیوەندیەکی ئازادانە بین لەگەڵ ئەوانی ترە لێرە دێمەوە سەر مڵک و ئەمانەتەکە و ئەوەی کە ڕێبوار سەربەخۆیەکە هێنا ڕەبتی کرد بە ئەمانەتەکەەوە من ئەلێرە واز دەکەم شتێکی زۆر زۆر جوان دەردەکەوێت ڕوون دەبێتەوە ئەویش ئەوەیە ئەمانەت بە معنایە نەک بەو معنە کۆمەڵایەتەکەی کە من دەڵێم ئەمە بە ئەمانەت بێ لای تۆکە ئەمە تەبان تەنها شێوەی فۆرمی ئەو ئەمانەتەی ترە ئەمانەتە کە تۆ ئەو لە ناوەوە ڕەپ دەبی ئەو ئەمانەتە ینی تۆ ئەمانەت پارێزەکەی تەبان مەوزوعی ئەمانەت ڕەبتە بە فەزیلەتێکەوە کە ئەمانەت پارێزیە ئەمانەت پارێزی فەزیلەتە و تۆ دەکرێت بەبێ ئەمانەتێک ئەوەی ئەمانەتێکت پێدرابێک تۆ هەڵی گری تۆ ئەمانەت پارێزی ینی ئەمان ئەوەن وەکۆوەنێ کە ئەرستۆ دەڵێتەوە دەبێ ئەوەنە تەمرینی هۆ بکەی ئەمانەتی پێ بدەن و بی پارێزی دووە تا دەبیت بە ئەمانەت پار ئەمە ینی شتێکی تەکنیکی نییە وە شتێکی سروشتی نییە ئەم ڕاهاتنە لە تواناکانە بۆ شتە سروشتەکان دەبێت بۆ فەزیلەتەکان هەرگیز ممکن نییە وابێت
چونکە وابێ ڕەهاییتیان نامێنێ ئازادیتیان نامێنێ و ئەمە وابەستەی دوو زەکاتەوە کە خۆڕادێنی لەگەڵ شتێکە لە ڕاستیە ئەم خۆڕاهێنانە خۆ وابەستەکردنەکەیە ئالوودەبوونە بەو شتە لە ناو فەزیلەتەکانە ئالوودەبوون نیە ئالوودەبوون ینی وابەستەبوون طبعا ئەگەر شتێک لێرە هەبێ مڵک جیاکاتەوە لە ئەمانەت ئەوەیە کە بەلام و شتێک تۆ دەبێ بگەیتە ناو ئەو سەربەخۆییە یعنی نابێ ئەمانەتەکە بتکا بە ئەمانەت پارێز دەبێ ئەمانەت پارێز بی تا ئەوەی هەیە ببێ بە ئەمانەت نەک ئەو بتکا بە ئین یعنی لێرە ئەمانەت پارێزیەکەی تۆ مربوط نییە بە ئەمانەتەکەەوە وەک چۆن هاوڕێیەتەکە لە تۆوە مربوط نییە بە هاوڕەکەی دەرەوە بتکا بە وەکو چۆن منداڵەکە پیاوەکە دەکا بە باوک یا ژنەکە دەکا بە دایک ئەمە پەیوەندێکی سروشتیە ئەو دەیکا ئەگەر ئەو نەبێ ئەمیش نییە ئەگەر ئەو نەبێ یەکێکیان نەبێ پەیوەندیەکە وجودی نییە و هەر شتەکە مەفهومەکە وجودی نییە ینی مەفهومی باوک یا منداڵ وەکو منداڵی باوک وجودی نییە مەفهومەکە ئەگەر بێت و ئەم دوانە نەبن بەڵام هاوڕێیەتی وەکو مەفهومێک یا چاکەکان کە هاوڕێیەتی لە هاوڕێتیا دەردەکەون وەکو مەفهومێ ئەگەر هەر مرۆڤیش نەبێ هەن وەکو مەفهومێک یعنی وەکو بڵێ مرۆڤ تەواجودێکی واقعی نەبێ یعنی ئەمە مرۆڤی کردووە بە مرۆڤ یعنی چی یعنی شتێکە بەر لە مرۆڤ هەیە وەکو چۆن ئێمە کورسیەکمان هەیە شێوەیەکە و مادەیەکە شێوەکە دەبێت بەر لە کورسیەکە تەواجود پێیا دەکا شێوەکە هەبێ و مادەکە هەبێ ئەوەنا ممکن نییە کورسەکە هەبێت و ئەم چاکانە فەزیلەتانە ئەمانەت پارێزی ئەسە کە لێرا باسیەوە دەکەین یا بەخشندەی یا هەر شتێکی تر لەمانە ئەمانە بە شێوەیەکی پێشینە پێشبوونی تۆ هەن و تۆ بەوان هەیت وەک ئینسان و ئەمانەن لە ناو ئینسانانە بێ لەگەڵ حیوانەکە فەرقی نییە ئەمە لەگەڵ هەر زیندەوەرێکی ترە وەک کێشەی ئینسان ئەوەی کە لە ناو ئینسانە کێشەیە و فعلەن ئینسان دەخاتە ناو تاقیکردنەوە سەختەکەوە جیال لە هەموو زیندەوەرەکانی تر ئەوەیە کە ئەم بەشە عەقلیە ئەم بوونە عەقلیە نەک بەشە عەقلی ئەم کاینە سەربەخۆیە کە مرۆڤە ئەم مرۆڤە لکاوە بە حیوانێکەوە بە زیندەوەرێکەوە یعنی چی یعنی ئەمەی کە عەقلیە لەگەڵ ئەوەی سروشتیە لە مرۆڤە بەم شکڵەی کە هەیە کۆکراونەتەوە لە حیوانە کۆ نەکراونەتەوە دوانە یعنی حیوان فەزیلەتەکان لە ناویا بۆ فەزیلەتەکان بۆ وجودی حیوانە گەرگیز پێویست نین یعنی حیوان فەزیلەتمەند نییە ئەمەی کار ینی بەڕاستی مەئساتە دەکرێت بڵێن تراژیدیایەکی سەختی مرۆییە کە دەڵێم تراژیدیا بە معنە سەلبیەکەی ناڵێم لە ناو تراژیدیا لە ڕاستیە ئەوەی ڕاستەقینەیە دێتە دەرێ خۆی ئاشکرا دەکا و تراژیدیای مرۆڤ ڕێک لەو کاتەوە دەست پێ دەکا کە هەست دەکا کەم کایەنێکی سروشتی ئەم کایەنێکی عەقلیە و ئەم دوانە بە جۆرێک لە جۆرەکان ڕەبت کراون ینی لکێنراون بە یەکا و ئازادبوونی مرۆڤ لەم تراژیدیایە لە ڕاستیە سەربەخۆبوونی ئەم دوانەیە لە یەک لە خۆیە و تۆ هەتا لە زیندەوەرەکەت گیان نەبیتەوە ئەم مڵکە نابێ بە ئەمانەت ئەو سەربەخۆیی ڕێوار باسی کرد کە تۆ نەگەیتە ئەم سەربەخۆیی عەقلیە و ئەوەی کە حیوانیە لە تۆ حکومت بکە ئارەزوەکانت شتەکانت ئەوەی کە لە ناو زیندەوەرەکایە چونکە ویش بۆ مانەوەی خۆی و بۆ شتانێک ینی تۆ لەمەوە شتەکان بکەیت ئەو کاتە ئینسانەکەی ناو تۆ ئیش ناکا ینی ئەوەی کە ئیش دەکا حیوانەکەیە زیندەوەرەکەیە کە دەڵێم حیوان مەبەستم زیندەوەرەیە و زیندەوەرە نەک ئاژەڵ ینی ئەوەی کە زیندەوەرە و لە ڕاستیە ئێمە بەو بەشە ئینسانیە زیندوو نین زیندویەتی علاقەی بە ینی بەشە ئینسانیەکەی ئێمەوە نییە بەڵێ پرسیارێکەوەی بەسەریاشی ئەو مەفاهیمانەی کە باسییانەکەی ئەڵێگە مرۆڤیش نەبێت ئەوان هەرکەواتە ینی بەمانایەکی تر ئەو ئەرکەی ئەکەوێت سەر مرۆڤ
يعني لسروي مروفوني خوي يعني وكم زور فرصة قربابه يعني بمعنى يختار أو مفاهيمنا مروف وسيلة كبوي أو مفاهيمنا جبجة يعني وسيلة وكذا أجر سرو مرويين نا سرو مروينين سرو زیندەوەرین بە سەر و مرۆیینین ئێمە کاتێ ئینسان وەک زیندەوەرێک سێری دەکەین پرسیارەکە وەی ئایا و وتدا و چەمکانە چەمکی وەکو چەمک یعنی وەکو ئەوەی کە شتێک عەقڵ دەرکی پێدەکا پێش مرۆڤ بکەون کەواتە مرۆڤ وەسیلەیە یعنی ئەمە ئەوە دەکا کە وەسیلەیە و ئەمانە شتانێکی سەر و مرۆیین ئەمە پرسیارەکەی ئەوە یعنی ئەگەر وا بێ کەواتە ئەمانە شتانێکی سەر و مرۆیین مادام پێش مرۆڤ دەکەون ئێمە ئەم کورسیەمانەیە شێوەیەکە و مادەیەکە ئێمە ناکرێ بڵێن شێوەکە سەر و کورسیە ینی شتێکە وەکو بڵێ کورسیەکە وەسیلەیە بۆ ئەوەی کە ئەو فۆرمە جێبەجێکە ئەمە نییە وجودی کورسیەکە ئەوە ینی ئەمە ماهیەتی ئینسانیانەی من لەسەر ئەو بەندە لەبەرەوە من وەسیلە نیم ئەو هەر منە ینی ئەو فەزیلەتانە چاکە لە ناو ئینسانەکەی منە جەوهەری منە ینی بەبێ ئەو من نیم وەک ئینسان لەبەرەوە من وەسیلە نیم بۆ ئەو من ئەوم بەڵام وابەست ینی لە شوێن من ئەوم لە ناو سروشتە نەگوا بەستە بە سروشتەوە بە جۆرێکی تر بڵێم ئەو مەفاهیمانە ئەوەی کە هەیە لە فەزیلەتەکان ممکن نەبوو بێنە ناو ئەم دنیایەوە کە دنیای فیزیک و دنیای تەبیعەیە ئەگەر ئینسان نەبوایە چونکە هەرچی قوانینی تەبیعیە یان قوانینی جەبریە ئەوەی کە کانت لە کتێبەکەیدا بە وردی ئەمانە ساغ دەکاتەوە کە ئەسڵەن شتێک بە ناوی ئازادی لە ناو قانونی تەبیعیە نییە هەمووی قوانینی ضرورین جەبرین هەر دەبێ یانی ئەو شتە ئاوا بێت یانی و ئەمەی جەبریە تکراریە ئەوەی تکراریە تۆ دەتوانی لە ڕێگەی ئەزموونەوە یاساکەی دەربێنی بڵێ ئەو شتە وا دەبێت و وا نابێت ئاو لە 100 پلەی سەدیا دەکوڵێ بەڵام ئەمەی کە دەکەوێتە ناو مەملەکەتی ئینسانەوە ئەمە بە هیچ شێوەیە دووپاتبوونەوەی تیانە ئێمە کاتێک بۆیە دەڵێم کاتێک ئێمە نەریتێک بۆ کۆمەلگا دادەنین بۆ شتە ئینسانیەکان نییە ئەمە ڕەبتی بە فەزیلەتەکەوە نییە بۆ ڕێخستنی ئەوەیە کە زیندەوەرەکەمان دەخاتە ناو پەیوەندیەوە بۆ ڕێخستنی ئینسانەکان نییە ینی بۆ هاوڕێتی نییە باوا بڵێم هەر ئەوەشە هاوڕێتی لە ئەساسەوە نەریتەکان نایگرنەوە یعنی هیچ کۆمەلگایەکی مرۆیی نییە بتوانێت یاسا بۆ هاوڕێتی دانێ بڵێ ئەمە هاوڕێتیە وەکو چۆن یاسا بۆ ژن و مێردایەتی دادەنێ و هاوڕێتی تا حەدێکی زۆر یاسا دانەرەکان فەرامۆشیان کردووە لە بیری خۆیان بردووەتەوە و تەشریعیان نەکردووە و هیچ لە شەریعەتێکاش هین نییە بۆ هاوڕێتی ینی چۆن بۆ زەواج و بۆ ڕەبتی منداڵ و ڕەبتە تەبیعیەکان ینی بەڵام لە قوانینە کەستان بینیوە وەکو هاوڕێ بچنە محکەمە ینی لە محکەمەکە ڕەبت بێ بە هاوڕێتیەکەەوە بڵێەوە لە هاوڕێتیەکە خیانەتی کردووە بەڵام لە خیانەی زەوجیا تۆ دەچیتە محکەمە و قوانینی هەیە بەس لە هاوڕێتیا ئەمە نییە ینی چی ینی نەریتەکان نایگرنەوە بەڵام وەفعلەن لە دەرەوەی نەریتەکانە ئەو کاتێک کە ئەوەی مامەڵەی لەگەڵ دەکرێەوە دوو کەس هاوڕێن لەسەر ئەساسی مەسلحەتێک هاوڕێتی ساختەکە ناڵین هاوڕێتی ساختەکە لە ئەساسە هاوڕێتی نییە وا نیشان دەدا هاوڕێتیە لەبەرەوە کاتی ئەمەش دەچێتە محکەمە وەکو دوو هاوڕێ محکەمە ناکرێن وەکو حەقێکی قانونی ئەمە لای ئەوەیە وەکو دوو وڵاتی محکەمە دەکرێن نەک وەک دوو هاوڕێت لەبەرەوەیە من دەڵێم ئادەی کەرکێتان بینیوە بچێتە محکەمە لەسەر هاوڕێتیەکە حاکم حکم دەرکا بڵێ ئەوەتان ناحەقە و ئەوەتان حەقە ئەم بەشەی ئینسان یا هەر ئینسان خۆی بەڕاستی من ینی تۆزی حەزەرم بتوانم ناتوانم بڵێم ئەوەی بەشە زیندەوەرەی من ئینسانە بەڕاستی ناتوانم وا بڵێم خۆی هەر مرۆڤ ئەو بوونە سەرەوەکەیە ئەوەی کە دەڵێم بوونێکی سەروی هەیە ئەو مرۆڤ خۆی ئەو بوونە سەروی هەیە ئەوەی کە مەسەلەیە ئەوەیە ئەو ئیمکانانە ئەوانە ئیمکانێکن لە ناو تۆدان تۆ دەکرێ وەدیان بێنی ئەن ئیمکانی مرۆیین
من قۆم دەکرێ وەدیان بێنم دەکرێ وەدیان نێنم مەفاهیم ئەوەی کە پێی دەوترێ هاوڕێتیە چاکەیە ئەوەی کە پێیان دەڵێن مەفاهیم ئەوانە وەکو ممکن لە ناو ئینساندا ممکن بەس ئایا من خۆم ئەمانە وەدی دێنم وەدی نایەنم ئایا دەبم بەو ئینسانەی کە بتوانم ئەمانە وەدی بێنم ئەمەی تر شتێکی ترە بەس ئەوەی کە دەوترێ ئەمە نەبووە خۆی هەر مێتافیزیکاکە ئەوەی کە دەوترێ مێتافیزیک ئەوەی مێتافیزیکەکەی لە ناو ئینسانە ئەوەی کە مێتافیزیکیە سەر و سروشتیە لە ناو ئینسانە ئەو دی و سروشتیە لە ناو ئینسان لە ناو بزنێکان نییە وازەحە ینی بە ئاسمانەوە نییە لە ناو ئینسانەیە بەس ئەو ئینسانە لەکوێیەوە پرسیارەکە وایە جا ئەمەیە تۆ خۆکە ئینسانەکە ئێمە بە زیندەوەرێک وەکو زیندەوەرێک لە زیندەوەرەکان دەیبینی ینی تۆ لە دەرەوە دابنێن کاینێکی تر هەیە لە ئەویش کاینێکی عاقڵە لە فەزاوە دێت بۆ ئێرە کە ئێمە دەبینێ ئێمە وەکو زیندەوەر دەبینێ واگەر بێت و پەیوەندیەک نەبێت لە بینی من و ئێمە و ئەوە بتوانین ئەوەی کە لە ناوەیە نیشانی دەین ئەو لە دەرەوە سێرمان دەکا ئەس دەکا وەکو مانگایەک گوین وەکو مەیمونێک گوین ینی ئەوە نان دەخۆین و وەچە دەخەینەوە و هەر ئەمە دەبینێ ینی وا هەڵسو کەوتانش لەگەڵ یەکا دەیکەن وەکو هەڵسو کەوتی دوو مەیمون دەیبینێ بەڵام ینی ئێمە لە دەرەوە ئەوەی کە دەردەکەوێ بۆ ئەوی تر ئەگەر بێت و ئەو کایەنە فەزاییە نەکەوێتە پەیوەندی ئەم زیندەوەرن نەبڕێ تێپەڕی نەکا نەکەوێتە ناو پەیوەندێکی سەر و سروشتیەوە ممکن نییە بتوانێ بزانێ ئێمە کائینێکی ترین ینی کائینێکی سروشتی نین ئێمە وەکو ئەو کائینێکی سروشتی نین یعنی ئەویش ئەگەر کائینێکی وەکوتم عەقلانی بێت و لەبەرەوە ئێمە بۆ خۆشمان ئەگەر نەکەوینە ناو ئەو پەیوەندیە ناوەکیە ممکن نییە بتوانین یەکتر ببینین ئینسانەکە یەکتر ببینین هەر بۆیە وەکو فعلەن وەکو زیندەوەرێک مامەڵێ وەکو ئەوەی کە وەکو پێداویستیە زیندەوەریەکان دەمان بەستن بە یەکەوە لەسەر ئەساسی ئەوە ئێمە مامەڵێ لەگەڵ یەک دەکەین لەبەرەوە نەکەوتینەتەوە ناو پەیوەندیەکی مرۆییەوە لەگەڵ یەکە هەتا نەشکەوینە ناو پەیوەندی مرۆییەوە نەبەخشندەیی دیارە ناوڕێتی دیارە نا ئەمانەت پارێزی دیارە ئەمانە هیچ نین ینی ئەمانەت پاراستن ئەوە نییە پارەیەک لە ناو بانقا ئەگەر وابێ بانق ئەمانەت پارێزترین بوونەوەرە چونکە پارەکەت لەوێ دادەنەی زامنە پارەکەت ینی بەس ئەمانەت پارێزی نییە ئەمە بۆچی چونکە شتێکە تۆ ئەسەن تۆ لە ڕێگەی ئامێرەکانەوە دەتوانی ئامێرێک دروستکەی پارەکە وا بۆ داعینکە وهێز نەبێ ئەم پارەیە دەربێنێ لەوێ ئەمە ینی ئەوە ناکە ئامێرەکە ئەمانەت پارێزە ئەوەی کە ئامێری دەبێتەوە ئەوە توانایە تو ئەم پارەیە دەدەی سقەت بە کەسێکگەیە بە ڕێگایە کا دەڕوات جەردەیتایە پارەکەی دەدەیتە دەست لەسەر ئەتیماد لەسەر ئازایەتیەکەی کە ئەو کەسە دەتوانێت بەناو جەردەکانە بڕوا و پارەکە و بۆ بگەێنێتە ئەودی و ئەمە یانیەوە نامە ئەمانەت پارێزە لەبەرەوە ئەمانەت پارێزی دۆخێکی تایبەتی مرۆییە لە ئینسانە و لەوانەیە لە ڕووداوێکی واقعیا دەرکەوێ ئەمەی کە لێرە دەردەکەوێت لە ئەمانەت پارێزیەکە کاتێک کە تۆ بەرجەستە دەبێت جوانیەکی تایبەتی تیا دەبینی کە لەو ئەمانەت پارێزیە ساختەکانان نییە لێرە شتێک دەبینی دەدرەوشێتەوە هەر لە ناو ڕووداوەکە فعلەن ئەمە دەبینی لەوانەیە ئەو هەندێک لەو حکایەتە مێژوویانەی لەسەر ئەمانەت پارێزی هەیە ئەمەمان بۆ نیشان دەنیانی ئەمە پەیوەندی بەوەیە کە ئەو ڕۆحات وەتە ناو حزوری پێیا کردووە لەوێ و ئەم بەرجەستەیەک بوونێکی واقعی بەرجەستە بووە طبعا کاتێک ئەم ئینسانە و ئەم شتانە لە ناو ئێمە دێنە دەرێ لە فۆرم دەگرن لە ناو سروشتە لە ڕاستیا وجودی سروشتی ئەمە نەفی دەبێتەوە یعنی ئەو کەسە کە لەویا دەردەکەوێ ئازایەتیەکەی تیا دەردەکەوێ یا هەر شتێکی تر ئێمە جاری وایە لەبەرەوەی ئەوەی سروشتیە نەفی دەکاتەوە لێمان دەبێت بە کایەنێکی سەر و سروشتی تەقدیسی دەکەین لە کاتێک ئامار کایەنێک ینی ئەمان ئینسانە بەس ئینسانیەتەکەی دەرکەوتووە ئەمە طبعاً هەر لە هینانیە لە هونەرەکانیشە هەیە ئەنی لە هونەرە هەیە لە فەزیلەتەکانە هەیە
ئەو کەسانێک کە دەیان بینین ئەو درەوشانەوەیان تایە فعلەن ئیتر وامان لێ دێ ئەڵێنەوە ئینسان ناتوانێ وابێت فعلەن زیندەوەرەکە ناتوانێ وابێت ئەمە معقولە بەڵام ئەسڵن ئەوە ئینسانە دەتوانێ وابێ ئەگەر لە ئینسانەکەەوە سێریکەین بەڵام ئێمە ئەمە لە ئینسانەکە نەفی دەکەین بۆەوەی خۆمان ئافاکەین لە ئینسانەکەی ناو خۆمان یعنی ئینسانەکەی ناو خۆمان فەرامۆشکەین وەکو بڵێ بیری خۆمانی بەریونەوە کە نییە و ئێمە تەقدیسکردنی ئەوانی تر ئەوانەی کە ئەوەیانتیایە لە ڕاستیا بۆ پۆشینی ئینسانەکەیە ئەمانە دەبینە ڕیزی خواوەندەکانەوە لە گوری کاوایان کردووە یا ڕیزی مەلایەکە یا ڕیزی چوزانم شتانێک کۆمەڵێک کایەنێکی ئینسانی نییە و بەم تەقدیسە ئەمە دەپۆشین ئینسانەکە دەشارینەوە و ئەمە بەمەکە گەورەی دەکەین ئەو حقیقەتێکە دەیپۆشین دەیشارینەوە لە کەسەکە ئەمە لە دەرەنجامی ئەوە دروست بە کاتێ ئەم ئینسانە ئەوەی کە مەحوی دەڵێت جەنابی من کە دەرکەوتم دەبێت تەشریفی تۆ بڕوە جەنابی من کە دەرکەوتم ئەڵێ من و تۆ وەکو شەونم تا واین کاتاوەکە هات شەونمەکە دەبێت لە خۆی بڕوە ئەمە ڕێک مەحوی تەبان وشاریەکی زۆر سەیری بەم دوو شوێنە هەبوویانی و ئەو کاتێ باسی یاردەکە باسی ئینسانەکە دەکا کاتێککە دەڵێت دڵم دەرهات و تۆ دەرنەهاتی نەک تۆ نەهاتی دڵم دەرهات و تۆ دەرنەهاتی نەهاتی هەر نەهاتی هەر نەهاتی نەهاتی وا دەزانین لەوێەوە دێر لە دەرەوەی ئێمە بەس ئەمە باسی ئەو ئینسانە دەکا ئینسانەکە دەکا لە ناو خۆیە کە نات بێ بیتوێنێتەوە بێ سروشتەکەی نەفی بکات و خۆی ئاشکراکە لە ناو مادایانی ئەمە ئەوەیە بە نسبەتەوەی سەرنجەکەی کاگبراهیم نازانم تەسنیفەکە من وەکو بڵێ تا حەدێک منیش بۆ من تەسنیفەکە هینە ینی ناتوانم چونکە بەڵێ بەس بە نسبەتی قۆناغەکانەوە چونکەەوە قۆناغ وەکو بڵێ هەست ناکەم قۆناغ بێ ینی ئەوە بڵێ لە ئەگەر قۆناغ بێت چۆن ینی دەکرێت قۆناغەکە بەڵام وەکو ئەم ئیبراهیمەی کە ئەم بینی وەکو ئەم جەستەی کە وەکو زیندەوەرێک وەکو ئەم زیندەوەرەکانی تر هەڵسوکەوتەکە قابلی غەڵەتم قابلی باشەم بەڵام فەزائیل لە ئەسڵیەکان لە ئینسانەکایە کە جەوهەری بنە بە لە ئەمان کاتە جەوهەری توش یعنی ئینسان بوون یەکە بەڵام لە ڕێی هەر یەکەمانەوە لە ڕووی بایۆلۆجیەوە بەنی ئادەمێک دەکە یعنی وەکو کاگرێوار ناوێنە بسنێک ئەگونجێ مەسەلەن مرۆڤیش بووی کە لەو بوونەوەرانەوە بۆ گیان لە بەرانەی تر ئەو هەڵسوکەوتانەیەکە وەکو ئینسانەکە هەڵسوکەوت ناکە وەکو بەنی ئادەمە بایۆلۆجیەکە هەڵسوکەوتەکە دەکات یعنی بەس قۆناغەکە ئاخر چۆنە بڵێن ئەگەر قۆناغ بێت چونکە ئێمە دەزانین قۆناغ بێ دەبێ بە دوای یەکا بێت مەبەست لە قۆناغ بەندیەکە ئەوەیە کە یەکێکیان بە دوای ئەی مەبەست پلەیە پلێ وەکو ئاو مەسەن پێشەوەی بڵێ خاصیەتێکی هەیە کە گوڵا خاصیەت پێشەوەی بیبەستێت خاصیەتێکی هەیە کە بەستی ئەوێتە سەوڵ يعني ئەو تاقیکردنەوەی کە لە حیکایەتە مامۆستا ئەو تاقیکردنەوەی کە لە حیکایەتەکەیە هەیە ئەو حیکایەتە دوو شجاعەکە ئەوەی کە مامۆستا باسیەکە کە ئینسانە بەر لەوەی تاقی بکرێتەوە کە تاقیکرایەوە زیاتر قۆناغ حیوانیەکەی ئەدرەوشێتەوە یعنی تصورەکەم ئابۆ مەفهومە چۆن ینی کە تاقی کرایەوە قۆناغە بەر لەوەی کە ببێ بە بەنیادەم مرۆڤ شتێکی ئەوەی کە تێست کرا تێستەکەیە کەوتە شوێنێکی تر کە جیابوویەوە یعنی ئەو دوهینەی جیابوویەوە بایۆلۆجیەکەی لەگەڵ لایەنەوە ڕۆحیەکەی ئەوەی کە ڕۆحیە مامۆستاڵن بە ئینسانیەت باسی کردووە ئەوە زیاتر بڵێن دیوە ئیجادیەکەی مرۆڤە ئەمەی تریان دیوە سلبیەکەی مرۆڤە ئەگەر ینی یەکەم جار ئینسان بەر لەوەی فۆرمە مادیەکەی وەرگێ لە ئەوەی کە لە حکایەتەکە هەیە کە ئادەمە لە ئادەم دروست دەکرێەوە ئەم ڕۆحات دەچێتە ناو ئادەم یعنی ئینسان مەبەست دەوەی ئینسان بەر لەوەی
بني آدم هبي أو هيا چۆن ئاوەکە نمونە مێنایەوە پێشەوەی بێت بە سەواڵ یا بڵێت ئەومانەیە بەسکە گوڵا قاڵمێکی تری وەرگرت کە بەستی قاڵمێکی تری بەڵێ دەی لەوێەوە منیش ئەس دەکەم ینی هاوڕایی هەیە لەوەی کە ئینسان بەل لەوەی کە ینی ئینسان بە معنایەکی تر ئەگەر لەم حیوانەش بێتە دەرێ هەر هەیە حیوانەکە ناتوانێت نەفی وجودی بکات مەزهەرێکە لە وجودەکە ینی ناتوانێت چونکە ئەمەیە ئەم زیندەوەرە کە هەیە سەر بە عالەمی تەبیعەیە بەڵام ئەوی تر سەر بە عالەمێکی ترە کە جیایە لەم عالەمە بە حکمی ئەوەی کە سەر بە عالەمێکی ترە ینی دوو گیان لە ناو ئینسانە تێکەڵ بوون ئاسمان و عەرز لە ناو ئینسانە داویانە لە یەک ینی ئەمە سەختە و ئێمە کاتێ بێ ئاگاین لەم بلێکدانێ ئاسمان و زەمین لە ناومانە ئاسان ینی بەڕێ دەکەینشان بەس بەڕاستی ئەمە سەختە ینی ئینسان هەست دەکەم کاینەکە زۆر بە سەختی دروستکراوە ینی هاتووەتە بوون وەک ئەوەی کە ئەم دوو چونکە هەست دەکەم ئەگەر شتێک وەکو لە مەحاڵەوە نزیک بێ ئەوەیە کە تۆ ئەم عەرز و ئاسمانە بدەی لە یەک ینی چۆن ئەم دوو گیانە لەم کائینا هەڵ دەکەن پێکەوە ینی سەیرە ینی ئەم گیانە تۆ گیانی طبیعەکە لەژێر جەبرایە ینی کۆمەڵە یاساند و پات دەبنەوە لەگەڵ ئەوەی کە عالەمێکی ترە کە عالەمی ئازادیەوە سربەخۆییە و ئازادیە ئەمە چۆن ئەوەی کە کان دەڵێ مەجالی ئەخلاق ئێمە ئازادی و طبیعەمان هەیە علمێک کە ڕەبتە بە ئازادیەوە علمێک کە ڕەبتە بە طبیعەوە و مەوزوعی ئەخلاق دەکەوێتە ناو ئازادیەوە تەنانەت بۆ ینی مەوزوعی خوا بەقای نەفس ئەمانە ئەو لە دێنە لە ناو فیزیکا ئەو تەسەورە اعتقادیانەی هەیە کە ئەو لەبەرەوە لەسەر عیلەت و معلول بەسراوەتەوە ئەو عیلەت و معلول شتێکی فیزیکیە تا تۆ دەگەیتە ئاخر عیلەت دوای ئەوە معلولت نییە ئەمە شتێکی فیزیکیە ینی خوددا وەک کائینێکی سروشتی هێنداوە لە ناو سروشتا تعریف دەکرێت کاتێک کە تۆ ئەڵێ ئەو کاتێ بەڵگەکان سێر دەکەین بەڵگە هەردوو تەرەفەکە ئەوەی کە دەڵێ نییەوە ئەوەی کە دەڵێ هەیە وەکو یەک وایە یەکسانن و سەبەبەکەی چیە سەبەکەی ئەوەیە ئەسڵەن پرسیارەکە هەڵەیە کاتێک کە تۆ لە ناو سروشتا دەکەی باسی هەبوون دەکەی بوونی هەیە ئێمە بوون لە ناو سروشتا ینی ئەمە بوونی هەیە ینی مادەیەک و شێوەیەک دەبێت شکڵ بگرن جا شتێک پەیدا دەبێت ئەگەر وا بێت دەبێت ئەویش خاصیەتی مەوجوداتی هەبێت ینی کاتی گۆریەکان دەیگرنەوە ئێمە بە کاتی گۆریەکان دەتوانین کات و شوێن و هەموو شتێکی تەحدید بکەین ئەو تەبعاً بۆ ئەڵێ ئەم ئیشکالە کە لە ناو ئەم فەلسەفا هەیە ئەمە دواتر لە مەوزوعی لە ناو ئەخلاقا دەتوانین پێی بگەین ینی خواناسی لە ئەساسەوە لە ناو منتیقەی ئازادیایە لە ناو منتیقە جەبریەکانیە لەبەرەوە لە ڕێگەی تەبیعەتەوە ئێمە ناتوانین خوا بناسین لە ڕێگەی عالەمە ئینسانیەکەوە دەتوانین خوا بناسین یعنی دەبێت یەکەم جار ئینسانەکەی خۆمان بناسین جا تێدەگەین لە مەوزوعی خوددا و لە مەوزوعی بەقای نەفس و لە مەوزوعی ئەوەی کە ئەو بابەتانەی کە لە ناو فەلسەفە شار لە ئەوڵەوە تا ئێستا هەراتون یانی ئەمە بابەتی دین نین بابەتی فەلسەفەشن کاتێک کە ئەمانەمان فعلەن تێگەیشتین کە ئەمە دوو عالەمی جیاوازە و لە هەردوو عالەمەکە تێگەیشتین ئەو کاتە حتمەن ئەوانەمان بۆ جیا دەبنەوە و کاتەکە جەماعەت دەڵێن کاتەکە تەواو بە ئیسراحەت دەگەین و حەز دەکەم دوو شت هەیە لە یەکی جاکەنەوە پرسیارێکە یەکێک دەیکا و کەسێکیش وەڵام دەداتەوە لەگەڵ ئەوەی کە پرسیارێک دەخرێتە ناو گفتوگۆ دووشتی زۆر جیاوازن ینی یەکێکە پرسیار دەکات و وەڵام دەداتەوە ینی یەکێک پرسیارەکەی لایە یەکێکیش وەڵامەکەەوە میش دەیداتەوە ئەم شتێکی حازری پێشینەیە بەس کە دەڵێن وەرە با پرسیارەکە بخێنە ناو گفتوگۆوە ئەو کاتە پرسیارەکە هی پرسیارکەرەکە نییە پرسیارەکە پرسیارێکە کە گشتیە هی منی شەو هی تۆ شەو یار یەکێکە و پرسیارەکە دەکەوێتە ناو گفتوگۆوە ینی هەر یەکە لە ئێمە شەو دەدا بگەین بە وەڵامەکەی ئەو کاتە لێرە چی نامێنێ ئەو قاعدە سروشتیە نامێنێ چونکە مەوزوعی وەڵام و پرسیارەوەی کە عادەتی ئێمە هەیە لە ناومانە لە ڕاستیا ئەمە یاساکە یاسایەکی سروشتیە ینی یاسای کار و کاردانەوەیە ینی پرسیارەکە جوابێکی حازر لە بەرەمبەریا هەیە
و ئەمانە تەبەن لە شتی تەکنیکیە وایە ینی بۆ نمونە لە زانستی کۆمپیوتەرە یا لە فلانە زانستە یا لە جوگرافیا دەڵێن فلانە شت دەکەوێتە کوێوە و تۆ جوابێکت لایە و معلوماتەوە دەیدەیتەوە ینی ئەم پرسیار و وەڵامە هەروەکەوە وایە دوو ئامێر پێکەوە بتوانن ئەم پرسیار و وەڵامەیەن کەن ینی هەر خۆی ئامێری ژەمە دەکات لە ڕاستیا تۆ پرسیاری لێ دەکەی و وەڵامت دەداتەوە یعنی ئەمە پەیوەندیەکی تەواو میکانیکیە لە بینی ینی لێرە پرسیار و پرسیار و وەڵامەی هەیە لە ڕاستیا جیاوازە لەو پرسیار و وەڵامەی کە لەو نظامەی ترایە پرسیارەکە دەکەوێتە ناو گفتوگۆوە. ئێستا لە ناو گریکە سەرەتا تالیس پرسیارە دەوروژێنێ لەسەر مەوزوعی ئەوەی ئەم شتانەی کە هەنەمە مشتە جیاوازانە لە کوێوە پێیا بوون. ئەوەیە تالیس دەڵێ هەمووی ئاوە ینی هەمووی لە ئاوەوە پێیا بوون ئاو لە هەموویانایە. ئەوەی گرنگە جوابەکەی تالیز نییە ئەوەی گرنگە پرسیارەکەی تالیسە. پرسیارەکەی تالیزەر پرسیاری تالیز نییە پرسیاری ئەو سەردەمەیە کە هەر یەکە لەوان ئەوانەی پێشسوکراتیەکان وەڵامی دەدەنەوە واتە لە ئەرستۆ ئەم وەڵامە ئیتر وەکو بڵێ تەواو پێدەگا لەبەرەوە لێرە کەس پرسیارکەر و وەڵام دەرەوە نییە ینی کەسەکان هەمان پرسیاریان هەیە وەرخۆشیان هەر یەکەیان بە شوێن وەڵامەکە دەگەڕێ. لێرە لە ناو پەیوەندی معرفەی مرۆییە ئەگەر بگونجێ بڵێن وەکو چۆن وتمان لە هاوڕێیەتیەکە شتەکە ئاوایە لە پەیوەندی هاوڕێیەتیا دەبێت کەسەکە لە خۆیان هاوڕێ بێ لە پەیوەندی عاشق و معشوقە معشوق لە دەرەوە نییە معشوق ئەوەیە کە عاشقەکان لە خۆیان عاشقی دەبن ینی نەک ئەوەیە کە یەکێکیان ببێ بە معشوق. لە پرسیار و وەڵامی شار عینیش دەمان پەیوەندی هەیە ینی ئەمە سیستەمێکە لە پەیوەندی کە لە مەجالە جیاجیەکانی ئێمە توانین دەرکی پێ بکەین لە چ کاتێکە ئەو کاتەی ئینسانەکە و ئینسانەکە دەکەونە ناو پەیوەندی. بەڵام کاتێک ئێمە وەک ئامێرێک دەکەوینە ناو پەیوەندی لەگەڵ ئامێرێکی ترە ئێمە تەبەن چەند بەشێکمانەیە تەواو ئامێریە ینی ئەوەی تەکنۆلۆژیای لێ سەرچاوی لێوە دەگرێ ئەم بەشە ئامێریەی ئێمەیە دەرێنراوە بۆ ناو مادە و ینی بەشێکی ترمانەیە هەر زیندەوەرانەیە بایۆلۆژیە ئەمانە هەمووی بەشن بەڵام هیچ کامیان ئەم بەشانە مرۆیی نین ینی لە ناو هەنگێکیشە ئەو دۆخە ئامێریە هەیە ینی بەعکسەوە لە ناو هەنگێکا ئەو دۆخە ئامێریە زۆر بە دەقیقتر لە ئینسان کار دەکا. ئەوەیە دیکار دەڵێ ئەگەر وابێ هەنگەکان زۆر ینی دەقیقترنەوەی کە ئەو دەیکات لە مرۆڤ دەقیقترە. ئەمە تەبانەر بۆ جاکردنەوەی ئەو منە من وەک مرۆڤ لە لەوەی کە من نییە دیکاردەم جیاکاریە دەکا و ئەمە دەبێتە سەرەتای داگیرسانی بیرکردنەوەی ئەوروپی ینی دیکارت شراکەت دادەگرسێنێ و لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی جیاکاری لە نێوان ئەم دوو چی من نییە ئەوەی من نییە چییە ئەوەی من نییە چییە تاقی دەکاتەوە هەموو شتەکان لا دەبا ئەوەی من نییە هیچی تر نییە جگە لە من ینی هەر من خۆی دەمێنێتەوە ئیتر ئەلێرەوە تۆ تێدەگەی ینی تۆ دەتوانی حیوانەکە زیندەوەرەکە کولەن جاکەیتەوە وەک ئەوەی کە من نییە کولەن زیندەوەرەکەیە ینی کۆی هەمووی دەکاتە زیندەوەرەکە بەڵام ئەی منەکە کەواتە منەکە زیندەوەرەکە نییە منەکە بە سەر بەخۆیی دەمێنێتەوە ئەم سەر بەخۆیی کە ڕێبەر باسی کرد وتی دەبێت بگەینە و سەر بەخۆیە تاوان دیکارت باس لەمە دەکا ئێمە چۆن ڕێگای گەیشتن بەو سەر بەخۆیە چییە و ئەو پێی وایە هەرچی معرفەی مرۆیی هەیە ئەوەی کە پێی دەڵێن داهێنان لە ڕاستیە هەمووی لە ناو ئەو منە ڕوودەدا ینی لە ناو زیندەوەرەکە ڕوونادا و فعلەن زیندەوەرەکان ناتوانن نەریتەکانی خۆشیان بگۆڕن ناتوانن زمانەکەیان بگۆڕن یعنی هەمان زمانیان هەیە هەمان دەنگلێیانەوە پەیدا دەبێ مەگەر لە ڕووی جینیەوە بگۆڕێ بە چوزانم شتێکی تری لێبێ دەنگەکەش ئەویش دەنگەکەی وەکو بڵێ جۆرێکی لێ دێتەوە هەموو ئەوانەش بەو پرۆسابەری هەرەمان دەنگ دروست دەبێتەوە ینی ئەمە شتێکی داهێنەرانە نییە بەس کولتوری مرۆیی دەگۆڕێت
لە گۆڕانێکی هەمیشەیایە ینی هێزێکی دایەنەری تایە تاوا ئەم هێزە دایەنەرە هێزە مرۆیەکەیەتی حیوان دایەنەر نییە حیوان زیندەوەر ینی کە دەڵام حیوان لەگەڵ ئاژەڵ جایکەنەوە بۆەوەی تووشی کێشە نەبین مەبەستم لە زیندەوەر هەر شتێکی زیندووە ئێمە کە دەڵێن حیوان ینی وەکو وایە بڵین مانگا وەکو وایە بڵین گوێ درێژ ینی ئاوا بیر دەکەێت ئەمانە ئاژەڵن پەپولە زیندەوەرە پەپولە ئاژەڵ نییە پەپولە زیندەوەرە ئاسکێک ئاژەڵەوە نیە ئاسک ئاژەڵە بەس مێرولەیەک ئاژەڵ نییە ئاژەڵینێکی جۆرێکە لە زیندەوەر لەبەرەوە کە دەڵێم زیندەوەر هەندێک تەنانەت لەوەی ئەرستۆ لە تەرجەمەکان زیندەوەرەکەیان بە ئاژەڵین کردووە بە تەرجەمە کردووە چونکە زیندەوەر و ئاژەڵ لەک جا نەکراونەتەوە من لێرە کە دەڵێم باز لە ئاژەڵ ناکەم ناڵێم تۆ حیوانی حیوان بۆ مانا شعبیە کە بەکاری دێنێ ینی تۆ چوارپێی ینی تۆ ئاژەڵی نەک تۆ زیندەوەری ئێستا من بە تۆ بڵێم بە یەکێک بڵێم تۆ ئاژەڵی تەمان حیوانەکە ئێمە بە مانای ئاژەڵ بەکاری دێنین کە دەڵێن تۆ حیوانی ئەوە حیوانی وا دەکەی بە مانای ئاژەڵەکە بەکاری دێنین باز ئەگەر من بڵێم تۆ زیندەوەری هیچ ڕوو نادا ئەوە نییە کە عزیەتت بدەم بەوە ینی وەکو بڵێ هین نییە قسە پێوتن نییە بە تۆ کەمکردنەوەت نییە کە دەڵێم تۆ زیندەوەری ئینسان زیندەوەرە ئەمە هیچ شکالێکی تیان نییە بەڵام کە وتمان ئاژەڵە ئەو کەسە تۆ حیوانی بە معنای ئاژەڵ تامان لێرە بەکاردێنێ کوردیەکە حیوانەکە بە معنای ئاژەڵ بەکاردێنێ ئەرە چوارپیت ئەمە هەمووی قسە پێوت نەیانی لەبەرەوە من کە دەڵێم زیندەوەر دەبێت جارێ ئەمانە لە یەکتر جاکەینەوە لەگەڵەوەی کە منەکەی کە دیکارتە و جاکاریە دەکا و ئەم جاکاریە دیکارت تەبان بەر نەفرەتی مۆدرنیزم کەوتووە نەفرەتێکی زۆر زۆر خەتەرناک وەکو بڵێ وەکو ئەوە بێت هەرچی دەردی سەری ئەوروپا هەیە ڕێک دەیدەن بەسەر دیکارت تا دیکار دەگەر ئەم دوانەی جا نەکردایەتەوە دنیا ئاوا نەدەبوو ئەمە تەبان هەڵە تێگەیشتنە لە ڕاستیان لە دیکارت مۆدرنیزم ئینسان وەک زیندەوەر سێر دەکا و وەک ئامێر سێری دەکا و پێی وایە دەتوانێت بەرمەجەی بکە بە هەر جۆرێکە ویستی و لە کاتێک کە مۆدرنیزم دەرئەنجامی ئەوەیە کە منەکە داهێنانەکەی کرد ینی دژی خۆی دەبێتەوە مۆدرنیزم لێرە مۆدرنیزم نەریتێک دروست دەکا کە نەریتێکی نەگۆڕە بە پێچەوانەی ئەوەی کە ئیدعای دەکات کە نەریت گۆڕە نەریت گۆڕ نیە لە ڕاستیان نەریت جێگیرکەرە ینی ئەمە هەر نەک لەینا لە ناو دەسەڵاتی سیاسیە دەوڵەتی مۆدرن لەسەر ئەساسی جێگیرکردنی نەریتەکان دامەزراوە مقدسەکانی دەوڵەت و ئێمە قوربانی ئەو پرۆسەین لەبەرەوە دەبێت بە تەواوی لە مۆدرنیتێ جای بکەینەوە کە مۆدرنیتێ فعلەن ئەو هەوڵەت دایەنەرانەیە کە نایەڵێن نەریت جێگیر بێت نەریت جێگیر بێ ئێمە وەکو هەنگەکانمان لێ دێت چونکە نەریتەکەیان جێگیرەوە وەکو کوکوختیەکانمان لێ دێ وەکو باڵندەکانمان لێ دێ کە دەنگەکەشیان زمانەکەشیان ناگۆڕێ بەڵام بە شکلێکی سروشتی ئەمە تەنانە زمانەکەشیان وەرگیراو نییە ئەوە نییە کە ئەم دەنگە کاتێ بێچوە قازێک مراویەک مەلە دەکات دایکەکەی فێری ناکە خۆی لە خۆیان بە سروشتی فێر دەبێت بەڵام ئەوەی فێری دەبێ ئەم تەبیعەتە دووپاتی دەکاتەوە لەبەرەوە ئەوەی کە مەوزوعی داهێنانە هیچ ڕەفتێکی بە زیندەوەرەکەەوە نییە زیندەوەرەکە لە ناو دووپاتکردنەوەیە ئەمانە دەبێت جاکەینەوە بۆەوەی لەو دنیاە تێ بگەین کە هەیە و ئەوەی کە وتم پرسیار و وەڵام ئەمە تەنها دەمەوێت پێتان بڵێم ئێمە ئەگەر بێت و تەسەووری ئەو دنیا ئینسانیە و سیستەمەکەی نەکەی ناتوانین لە هاوڕێیەتی تێبگەین یعنی چونکە هاوڕێیەتیە و سیستەمە پەیوەندەکەی ڕێک دەخات و ئەو پرسیار و وەڵامی کە پێم وتن ئێمە پرسیارەکە دەخەینە ناو گفتوگۆوە ئەمە جیاوازە لەو پرسیار و وەڵامەی کە لە ناو گۆڕینەوەی زانیاریە هەیە ئەمە سیستەمەکەی سەر بەو سیستەمە مرۆییەکە هەیە یعنی دوو مرۆڤ دەتوانن پرسیار بخەنە ناو گفتوگۆوە ئەوانەی کە پرسیار و وەڵام هەیە لە بینیانە ئەمە
گواستنەوەی زانیاریە هیچ عیلاقەی بە بیرکردنەوە نییە بەڵام ئێمە پرسیارەکەمان خستە ناو گفتوگۆوە دەبێت بیرکەینەوە کە بیریشمان کردەوە لە کوێ بیر دەکەینەوە وەک زیندەوەر بیر ناکەینەوە وەک مرۆڤ بیر دەکەینەوە ئەوەیە کە دێکارت دەڵێ جەوهەری من بیرکردنەوەیە بەڵام جەوهەر لای ئەو خاسیەتی سەرەکی شتەکەی ئەو خاصیەتەیە کە ئەو شتەن پێی ناساوەتەوە ئەو شکالەوە ئەزانم لەوێیەوەی کە باست کرد یعنی ئەگەر بێت و یەکێک بیری کردەوە کەوتە ناو بیرکردنەوە بە زەرورەت ئەوە چییە؟ ئەوە منەکەیەتی بیر دەکاتەوە بە زەرورەت چکەم خاصیەتە لە من جا نابێتەوە ئەگەر شتێک کشانی تیابوو یعنی شوێنی گرت ئەمە ئێستا شوێنێکی لە ناو شوێنەکە جێگەی خۆی کردوێتەوە ئەمای ناوناوە خاصیەتی مادە یعنی هیچ شتێکرد نییە مادە بێ و ئەگەر بێت و جێگەیەک نەگرێ ئەمەیان خاصیەتی ئەساسی مادەیە و یان خاصیەتی ئەساسی منە لەبەرەوە سیستەمی پەیوەندیە مرۆییەکان تابان ئەو پەیوەندیانە نا کۆمەڵناسی لێیان دەکۆڵێتەوە چونکە ئەو پەیوەندیانە پەیوەندی مرۆیی نین لە ڕاستیە ئەو پەیوەندیانە ڕەبتیان بەوەیە کە قانون جێبەجێی دەکاوە ڕەبتیان بە پێداویستیە تەبیعیەکانی ئێمەوە هەیە ڕێخستنی ئەو پێداویستیانە بۆ کێ نەک بۆ منەکە بۆ ئینسانەکە بۆ حیوانەکە بۆ زیندەوەرەکەی ئێمە بۆ ئەوەی زیندەوەرەکانی ئێمە نەکەونە جەنگە و پەیوەندیەکەیان ڕێک بخرێ قانونێکدا دەندێ بە پێ و قانونە هەڵسو کەوت بکەن تەبەن ئەو قانونە کێ دایدەنێ زیندەوەرەکەی ئێمە داینانێ مرۆڤەکە دایدەنێ نەک زیندەوەرەکە یعنی حیوانات ناتوانێت قانون بۆ خۆی دانێ قانونەکەی بە تەبیعی تایە بەس ئێمە دەتوانین قانون دانین بۆ ڕێخستنی زیندەوەرەکەمان ئەمە هەر خۆی بەڵگەیە لەسەر ئەوەی کە جگە لە زیندەوەرەکە شتێکی ترەیە چونکە ئەگەر ئەو نەبێت چۆن دەتوانێت قانون دانێ لە کاتێکا هیچ زیندەوەرێکی تر ناتوانێت قانونەکانی بە سروشتی تایە و دەبێت جێبەجێشیان کە بە حکمی ضرورەتی تەبیعی بەڵام قانونی ئێمە کە دایدەنین ئیتیفاقیە ئێمە هەر خۆمان دەتوانین هەڵی وەشێنینەوە و دەتوانین داینین و دەتوانین ڕێکەوین لەسەری و ئەمەی کە ئەم کارە دەکا لە ڕاستیە دەبێت ئیلانە لە دەرەوەی زیندەوەرەکە بێت شتێکی تری جا لە زیندەوەرەکە بێت نابێت زیندەوەرەکە بێت بەس لێرە شکالێک دروست نابێت چونکە ئەو قانونە دیسان هەر بۆ ڕێخستنی ژیانی زیندەوەرەکەی یعنی ئەم قانونە چۆن جیا دەکەیتەوە لەو قانونەی بڵێن لەو قانونە زاتیە یان ڕۆحیەی کە لە پەیوەندی نێوان دوو هاوڕێدا هەیە کە ئیتر قانونەکە بەو جۆرەنێک کە قانونەکە خۆیان دایان نابێ ئەنی هاوڕێتەکە خۆی قانونەکان دیاری دەکات و تۆ لە ناو قانونەکانە دەژیت لە ڕاستیە و دواتر لە ڕاستیە تۆ لەو ژیانەوە کۆمەڵە قانون هەڵدەێنجیت ینی بۆ منەزرێک دێ فەیلسوفێک دێ دەیەوێت تەنزیری هاوڕێتی بکە دوو نمونە هەیە لە تاریخە لێ لە ڕووی حیاتی ئەمانەوە قانونەکان تەنزیل دەکە ئەمە ئەو قانونەی کە تۆ دەڵێ لەو دیو زیندەوەرەکەوەیە ئەمە کێشە دروست ناکە بۆ ئەوی تریان ئایا ئەو دوو منە هەردووکی یەک منە ئەو منەی کە ئەو حیاتی دوو هاوڕێکە ئیدارە دەکات ئاراستە دەکات فەرقی چییە لەگەڵ ئەو منەی کە قانون بۆ ینی ڕێخستنە کۆمەڵایەتەکە مەبەستەوەی فەرق چیە لە بینی ئەوەی ئەو سیستەمەی کە پەیوەندی نێوان هاوڕێکان ڕێکدەخا ینی پەیوەندی نێوان مرۆڤەکان ڕێکدەخا بە معنای کە من بەکاری دێنم نەک بەو معنایی لە کۆمەڵاسیا هەیە ئەوەی کە پەیوەندی نێوان مرۆڤەکان ڕێکدەخا لەگەڵ ئەوەی پەیوەندی نێوان زیندەوەرە مرۆیەکان ئەگەر بگونجێ بڵێم ینی ڕێکدەخا ئایا ئەم دوو یاسایە تەمەن پرسیارەکە زۆر دقیقە ینی ئەسڵەن ئەو قانونەی ینی مرۆڤ مشەرعە لە عالەمی تەبیعە توان تەشریع بکە لە عالەمی سروشتە ینی دەتوانێت ئەو شتانە ڕێکخە کاتی ئەمە باسی حەق دەکەین لە ناو تەنانەت شتی تەبیعیە لە ناو مادە
ئەم حەقە لە کوێ هاتووە ئەم حەقا ینی دەبێ ئێمە تەشریعەکە بە پێی حەق بکرێ باشە ئەی حەق سەر بە کوێ حەق سەر بە عالەمی طەبیعی نییە ینی تۆ ئەسەن حەق ئەگەر ئێمە بیل لە حەق بکەینەوە لە ناو طەبیعا حەق نابینین بەڕاستی ئێمە ینی حەق بەو معنایەکە ئێمە لێرەوە دەیهێنین بۆ پەیوەندیەک کە واعیانەیە ینی ئێمە هەست دەکەن زوڵم لە ناو طەبیعا هەیە بۆ چونکە ئێمە وەکو شتێکی جوزی سێری دەکەین ینی ئەو یاسا ئەو حەقەی کە لە ناو طەبیعا کار دەکا ئێمە ناتوانین تاویلی بکەین لێکدانەوەی بۆ بکەین ئێمە دەتوانین لێکدانەوە بۆ طەبیعە خۆی بکەین بەڵام ناتوانین لێکدانەوە بۆ چی بکەین بۆ ئەو قەدەرەی کە لە ناو طەبیعا کار دەکا بۆ نمونە بوومە لەرزەیەک لە شوێنێک دەدا و یەک دنیا منداڵ کۆتاییان پێدێمە تاوانیان چیە منداڵانە ئەم پرسیارە دەکەین ئێمە ئینسان ینی بۆ نمونە کەشفکردنی تەنانەت قوانینی طەبیعە و دانانی تەنانەت ینی دانانی سیستەم لە ناو ماددا بۆ ئەوەی مادە ئیشی خۆی بکە پەیوەندی ئامێری نێوان لە مەعمەلێکە کارگەیەکمانەیە کۆمەڵێشت دروست کراوە ئەم شتانە لە پەیوەندیەکان بۆەوەی ئەو بەرهەمە دروست بکرێت ئەمە نظامە ئەم نظامە خۆی لە طەبیعا نەدراوە بەڵام چییە لە ناو طەبیعا مادا ئیمکانی ئەوە هەیە ئینسان ینی هێزێکی تر بێ ئەم شتانە ڕێکخاو ئەو سیستەمە طەبیعیە خۆی بێنێت بیان خاتە کار ینی سیستەمەکەشی ئەمە داینانین لە ناوتە ینی خۆی سیستەمەکە لە خودی مادەکە خۆیەتی و تو ئەمانە ڕێک دەخەیت هەمویان کە ڕێکت خستدایان خەیتە پاڵ یەک طەبیعە خۆی ئیش دەکا لە ناو کارگەکە طەبیعەیە ئیش دەکا چونکە هەمووی بە پێی یاسای فیزیکی ئەم شتانە بەریەک دەکەون و دەجوڵێنەوە و ئەو ئۆتۆمبیلەی تۆ لێی دەخوری هەمووی یاسا بە یاسا سروشتەکان ئیش دەکاوە ئێمە یاسامان بۆی نەکردووە بە شتێکی تر هەیە یاسا کۆمەڵایەتیەکان جیاوازی چیە لە نێوان یاسا کۆمەڵایەتیەکان و یاسا ئەخلاقیەکان باوا بڵێم ینی دەکرێت باوا جایکەینەوە قوانینی نەریتی کۆمەڵایەتی یاوەی پێی دەڵێن مۆراڵ دەکرێت مۆراڵ لە مۆراڵ نەریتە نەریتی کۆمەڵایەتیەوەی پەیوەندی کۆمەڵایەتی ئەمە ڕێک دەخا لەگەڵ ئاکار ئەخلاق ئەمانە دوو نظامی جیاوازە ئێمە لە ناو طەبیعا کە نەریتێکدا دەنەی نەریتەکە دەکرێت ینی پێویست ناکە ئەم نەریتە ئەو کەسە مرۆڤ بێ بۆ ئەوەی ئەو نەریتە جێبەجێ بکە بۆچی چونکە ئەم نەریتە بەبێ وشیاری تۆ جێبەجێ دەکەی ینی نەریتێکە لە منداڵێکا دەیچێنی ئەم منداڵە دواتر کە گەورە دەبێ بە شکڵێکی لە نەئاگایی ئەم شتە بەکاردێنێ و جوانترین نمونە ڕوونترین نمونە بۆ ئەوەی کە ئێمە بە نەئاگایی ئەم شتانە بەکاردێنین و وەعیمان بە نظامەکە نییە زمانە هەر یەکە لە ئێمە بە زمانە قسە دەکا بەڵام نازانێ ئەو نظامی ئەو زمانە چییە منداڵێک بە دروستی قسە دەکا بەڵام نازانێ ئەمە بە سیستەمێک قسە دەکا کە تایە چێنراوە سیستەمەکە و بەڕاهاتن ئەم زمانە فێر بووە منداڵ بۆ غەڵەت ناکا لە زمانە کە قسە دەکا وە کە غەڵەتیش بکە خۆی چی دەکا خۆی ڕاستی دەکاتەوە ئەمەیان نەک لە ناو مرۆڤە لە ناو ئامێرە دەتوانی بیچێنی بەڵام ئەمەی کە چاندت ئەمە پێویست ناکا بۆ ئەوەی کەسێ جێبەجێ بکە کەسێکی ئەخلاقی بێ بە معنایەکی تر ئەوروپیە کە ئەو وەرس و کەوتەی هەیە ئەوە ئەم نەریتەیە مرۆڤێکی ئەوروپی لەگەڵ مرۆڤێکی ڕۆژەڵاتی لەم مەوزوعا بەقەدەر یەک ئەخلاقین یا ئەخلاقینین ئەمە ئیلاقەی بە ئەخلاقەوە نییە ئەمە ئیلاقەی بە نەریتەوە هەیە ینی ئەوان نەریتەکانیان ئەوەی چێنراوە جیاوازە لە ئێمە منداڵێکی ئێمە بەرە لەوێ نەریتەکانی تیا بچێنن ئەو وەرس و کەوتە دەکا کاوان دەیکەن هی ئیدانەیەکی ئەوانیش بێنە بۆ لای ئێمە ئیتر دەبێت بەمەی کە لێرە هەیە سواری ماتۆر دەبێ و دەنگ بەرزەکە هەچی ئەو شتانە هەیە کە گەنجێکی ئێمە دەیکا خوای دەکرد نازانم لە هەر شوێنێکەوە مرۆڤ دێنی بیخەرە ناو بیەنە لێرە لە ماڵێکا با گەورەیکەن نەتیجەکە هەر وەکو ئەو منداڵانەی تر دەردەچێ خۆمە ئەمە نەریتە
ئەوی تریان نەریت نییە ینی ئەمە دەتوانی مرۆڤ یاسا ئەخلاقیەکان کاتێک کە تۆ دۆخی مرۆیەکە وەردەگری تۆ ئەوەندەت لەسرە بکەویتە ناو منەکەوە ینی منەکەبی کە منەکە بووی خۆی لە خۆیە یاسایەکەیە ئەمەیان نزیکە زیاتر لە یاسا تەبیعیەکەی کە لە ناو حیوانە هەیە لە خۆیە هەیە یاساکە لە دەرەوە وەری ناگرێ و ئەمیش یاسا ئەخلاقیەکە لە خۆیەت ینی لەو شوێنە دڵت یا هەر شتێکە وێزەی کە لە ناوتا هەیە ئەوەی کە ئاراستە دەکا ئاوا دەدبا کە بەرەو ئەوێەوە بڕیت و ئەوە بکەی ئەمە بکەی و هەمووشی بەپێی چیە بەپێی قانونێکە کە لە ناو خۆتا هەیە هەر لەبەرەوەیە کانت کە باسی قانونی ئەخلاقی دەکات دەڵێ ئەپیرۆریە ینی بە تەجربەی ئەمە وەری ناگرین ئەی بەڵام نەریت بە تەجربە وەری دەگرین و نەریت دەچێندێ قانونی ئەخلاقی ناچێندێ خۆی هەیە پێویستمان بە چاندنی نییە یعنی خوا چاندوویەتی هەردەنا لەگەڵ وجودی تۆ هەیە ینی ممکن نییە بەبێ ئەو نظامە ئەخلاقیە ئەسەن من مرۆڤم ینی منەکە وجودی هەبێت دەوەی کە هەیەتەنا زیندەوەرەکە دەمێنێتەوە فەزیلەتەکان ڕەبتیان بەم نظامەوە هەیە و ئێمە خۆمانین اختیارمان هەیە ئێمە دەتوانین لەناو نەریتەکە بین مۆراڵەکە هەڵسو کەوتێکی مۆراڵی دروست بکەین بەپێی ئەو یاسایانی کۆمەلگاکە دایناوە تاوان هەڵسو کەوتمان کرد کۆمەلگاکەش نیعمەتی خۆی دەڕژێ بەسەرمانە دەڕژێنە بەسەرمانە ئیتر نەریتەکە جۆرێ بێ باش بێ یا خراپ بێ یا نازانم چی تۆ نەریتەکە دەکەی حەق و ناحەقاتە ئێرەوە نەریتەکە وەزعی شڕ دەبێ ینی ئەو کاتە تۆ وەز دەکەی شتێک ناحەقە بەڵام باشە عەفوەن عیبە ینی چاک نییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە شت دەیە ئێمە دەڵێن عیبە کە چی چاکە بۆ نمونە لە مەجلیسێکا تۆ دەبێت درۆیەگەیە بیکەیت درۆکە ئەگەر درۆکە نەکەی عیبە یعنی ئەگەر ڕاستیەکە بڵێ عیبە لەوێ لێرە عیب و ئەمانە هەیە عیبە هینێکی سێرە عیبە وشەی عیبە ینی شەرمت هەبێ ینی نازانم ئەمە ڕەبتی بە نەریتەوە هەیە ینی مەوزوعی ئەسڵەن ئێمە ئەگەر نەریت بە سەرفی وەرگرین بە خۆی تەنیا وەرگرین ئەسڵەن هیچ ڕەبتێکی بەخلاقەوە نیە علاقەی بە حەق و بە عەدالەت و بەو شتانەوە نییە نەگەرەوە تەنانەت ئەو قانونانەی کە تەشریع کراون لە محکەمە دادوەریان پێ دەکرێت علاقەی بەو منطقەوە هەیە ینی علاقەی دەکرێت کەسێک هیچ وشیارەکی بە ئەسڵەن حەق نەبێ بەڵام لەو محکەمەیەک بێ بەپێی نەریتەکە بتوانێت ئەو شتە لە جێگەی خۆیان دانێ لەبەرەوە ئەو دوو یاسایە کولەن جیاوازن و لە شوێنەکە ئەم یاسا نەریتیانە کە بە تەبیعی نین مرۆڤ بەڕێکەوتن دایان دەنێ لەگەڵ یاسا سروشتیەکانە کە لە ناو حیوانە هەیە پەیوەندی حیوانە زیندەوەرەکانی تر ڕێک دەخا ئەم دوو یاسایە جیاوازن ئێمە بە سروشتی وەری ناگرین زمانەکە منداڵێکی هەورامی کە لەدایک دەبێبی بە بۆ یابانی وەردەگرێ و یابانی قسە دەکا هەورامی قسە ناکە نەریتەکە ینی چی ینی لە دەرەوە وەردەگیری ئەوە زۆر ڕۆشنە کە ئەوەندە ڕۆشنە ئێمە ناتوانین ئینکاریەوە بکەین کە بڵێن ئەم نەریتە لە ناوەیە بەڵامی حیوانێک کەڵە شێرێک کە جارێ هینە بێچووە بەرەبەرە گەورە دەبێت کەڵە شێرەکانی تر فێری دەنگەکەی ناکەن کە بقوخێنی دەنگەکە یەکەم جار لە گەروی خۆیەتی بەرەبەرە دێتە دەرێ و ئەمە سروشتیە ینی بە سروشت ئەگەر بێت و ئەم کەڵە شێرە بە جوچکەی بەرینە شوێنێ دەنگی هیچ کەڵە شێرەکی تر نەبیستێ ئەم کەڵە شێرە هەرچی دەبێ هەر ئەو قوقانەی کە هەیەی لە قۆناغەکەی خۆیان کە پێگەیشت ئەو دەنگە بۆ خۆی هەیە ینی ئەوە نییە کە ئیتر مادام ئەوی تری نەبیست ئەمە ئاوانە بێت بەڵام بۆ منداڵێک ئەم شتە وانە هەنی دەکرێن منداڵە فعلەن داینین کۆمەڵێ منداڵ دانین کە نێڵین کەس بچێ بەلایەنە لەوانەیە زمانێک لە بینی خۆیان بدۆزنەوە ینی زمانی ئیشارەت بێ یا شتێک بێ لەمانە ئەمانە بدۆزنەوە بەڵام دوجار زمانیش ئەم زمانی کە هەیە هەر فعلەن لە زمنی ئەو تەشریعاتانەیە کە مرۆڤ دایهێناوە ینی وەکو نەریتێک نەریت سازە مرۆڤ نەریت داهێنە فەرقی جیاوازی نێوان مرۆڤ و زیندەوەرێک چییە مرۆڤ نەریت داهێنە زیندەوەر نەریت داهێن نییە اینجا وەرن بۆ یاسا ئەخلاقیەکان یاسا ئەخلاقیەکان ئەوەی کە ئینسانەکانن وەکو یاسا سروشتەکان چۆن لە ناو
کەڵە شێرەکە هەیە ئەویش لە ناو منەکە هەیە یعنی چی یعنی تۆ مشرعەکت نییە خۆت ناتوانیتە شیعیان کەی بەو شکڵە کە خۆت دایاننی وفعلەن ئەم قاوانینانە لە تۆ ئیش دەکەن و دەردەکەون جا تۆ دەرکیان پێ دەکەی جا دەتوانی ئەو وشاریە کە متابعە دەکا ئەو دەرک دەکا کە ئەم شتە بە پێی یاسایە کراوە کە پێشتر ئەم یاساکەی نەزانی و یانی چی یانی تۆ دەبێ هەرسو کەوتێکی ئەخلاقی کردەیەکی ئەخلاقی لە تۆ دەرکەوێژا تۆ دەتوانی بڵێ بە پێیچی کراوە ئەوانان بە شکڵێکی پێشینە تۆ ناتوانی وەریگری و جێبەجێکەی جێبەجێت کرد لە دەرەوە وەرگرتووە ئەمە جێبەجێ ناکرێ ئەمە وەدی دێ یعنی ئەو یاسایە ئەو کردەیە وەدی دێنێ کە کردەکەی وەدی دێن هێنا تۆ دەزانی تر دەتوانی لە کردەکە بکۆڵیتەوە بەڵام ئەم کردەیە جارێکی تر دووپات نابێتەوە یعنی بە معنایەک هەر یاسایە کە کردەیەک لێی دەکەوێتەوە شکڵ دەگرێت لە کارێکە ئەو کارە دووپات نابێتەوە بۆ نمونە ئەوەی قازی محەممەدە و گەڕانەوەی بۆ بینەکە ئەگەر ئەمە ئاکاری بێ ئەمە دووبارە نابێتەوە جارێک یان یەکێکی تر بێ بڵێ با منی جواب بکەم ناتوانێت وا بکە یا بۆ نمونە حکایەتی یوسف دەخرێتە ناو بیرەکەەوە یا ئەمە ناکرێت ئێمە دووبارە ناکرێتەوە ئەمە کردەیەکە کە دووپات بوونەوەی نییە وە کردەیەکە ینی مرۆڤەکە لە ناو مرۆڤەکە هەم قانونەکە تەشریع کراوە و هەم تەنفیزیش دەکرێت ینی هەر خۆی ئەو منە لە ناویە منەفیز و مشەریع و منەفیز هەرخۆیەتی ئەمەیە کە کان دەڵێ زۆر بەهەڵە لەمە ینی تەفسیری ئەمە کراوە کان دەڵێ ئینسانەکە خۆیان مشەریع و منەفیزیشە ئەمە تەبەن واین کراوە دەڵێ وا هەڵسو کەوت بکە کە ئەوەی دەیکەی ببێتە یاسایەکی گشتی بەس ئەم یاسا گشتیە وا تەفسیر کراوە کە مەبەست لە یاسا نەریتەکەیە ئێمە بێنین بیکەینە قانونێک نەریتێک کە خەڵک لەسەری بڕوە ئەگەر وای وتی بێ کانت لێکجێ لەگەڵ خۆیان بۆچی چونکە پێشتر دەڵێ ئەم یاسایانە ئەپیرۆرین ئەنی پێشتەژێبین تۆ ناتوانانی وەریانگری ئەی چۆن من ئەمە جارێکی تر بکەمەوە یاسایەک خەڵک وەری گرێ و جەبەجێکە یعنی کەواتە لێک جێیە لێرە پارادۆکسەیە بۆیە بەپی ئەمەی پێشووی بنەمایی کە دایناوە ئەوی تریان ئێمە ناکرێت بڵین ئەو یاسا گشتەی کان باسی دەکا یاسای محکەمەیە ئەو یاسایە ئەمە دای دەڕێژین بۆ محکەمە وابزانم ڕۆشنەوەنی ئێستا ڕوونا و سێئینە و سێ نظامە نظامی تەبیعە نظامە نەریتیەکەی کە لە جێگەی نظامە تەبیعیەکەیەوە ئینسان خۆی بە اختیاری خۆی تەشریعی دەکات بۆ ڕێخستنی ژیانە سروشتەکەی خۆی لەگەڵ ئەوەی کە بۆ پەیوەندی نێوان منەکانی ئێمە پەیوەندیە ناوەکیەکەی ئێمە نەک پەیوەندیە دەرێکێکە کێ پرسیاری تری هەیەەوە وابزانم وەرێرە ئەوەرێرە بۆی دەنگەکەت ئەوانەی کە تابع دەکەنەوە نێزبیست هەر کورسەکە بۆی ڕوت لەوێ بێت بە لایڤەکە بیبیسمەوە پرسیارەکەی منەوەی ڕاستەکەی ئەو نەریتانەی بۆ ڕێخستنی کۆمەڵایەتی ئەکرێ و ئەمە لە ڕێگەی پەروەردەوەەوە ئەکرێن نەریت ئەمێنێتەوە بۆمان منەکە لەگەڵ یاسا سروشتەکەی ئاژەڵەکە لەوێ خۆ بێ ئاژەڵەکە لێمە ئەخلاقی تر بێ لەبەرەوەی لەوێ ئەوە نابێتە نەریت بۆ خۆی تێگەی هەنیەوە هەر بە سروش بۆ ئەمێنێتەوە لێرای ئەمەش منەکە هەر بە سروش دووبات نابێتەوە بە سروش بمانە ئەوە حیوانەکە هەر بە سروش لە ناو خۆیان لێرەشە ئێمە منەکە هەر بە سروش لە ناو خۆمانە ئەمی تر کە آخر فەرقەکە دان لەکوێیە ئەمی تر بە سروش لە ناو خۆمانە لە ناو حیوانەکە هەیە بەڵام لە ناو حیوانەکە ئەو نەریتانە لە حیوانەکەی تراچی دەبن دووپات دەبنەوەنی باشە بەڵام دووپات دەمنەوە کە دووپات بوونەوە دووپات بوونەوەکەی ئەوەمان بۆ ساغ دەکاتەوە ئەمە دەکەوێتە ناو سروشت و فیزیکەوە باشە بەڵام ئەوی تر کە لە منەکە خۆیان هەیە ئەمە ناکەوێتە ناو تەبیع و سروشتەوە بۆچی چونکە دووپات نابێتەوە یعنی تۆ بە بنەمای دووپات بوونەوە و دووپات نەبوونەوە
ئەوە ساغ دەکەیتەوە ئەوەی لە ناو منەکایە سروشتی نییە و ئەوەی کە لە ناو ئاژەڵەکایە سروشتیە ئەسڵەن ئەوەی لە ناو ئاژەڵەکایە وەکو نەریتەکەی تر وایە کە ئێمە دایدەنێن و دووپات دەبێتەوە و ئێمە کاتێ نەریتەکانمان جێگیر دەبن دەمانەوێ فعلەن نزیکەوینەوە لە نەریتە حیوانیەکە یعنی ئەو نەریتەی کە ئێمە دامان ڕشتووە بۆ پەیوەندیە زیندەوەریەکەی نێوان خۆمان کاتێ دەمانەوێت جێگیریان کەین دەمانەوێت چی بکەین لێرە تەقلیدی نەریتە سروشتەکەیان بکەین دەمانەوێت ئاستەکەی ئەوەنە بەرزکەینەوە ئێستا ئەو ژیانە تەکنیکیەوەی ئەوروپا هەوڵی بۆ دەدا لە نەریت سازیە هەوڵ دەدا چۆن نەریتی پەیوەندیە مرۆییەکان وا دقیق بکا وەکو چۆن لە ناو مێرولەیەکا دقیقن یعنی چییە؟ یعنی مەحکومە ئەم بیرکردنەوەیە بە تەقلیدکردنەوەی سروشت ئەو کاتە سیستەمە سروشتەکەی ناو حیوانات ئایدیاڵەکەی مۆدرنیزمە بۆ ئەوەی نەریت وا لێ بکە ئەوەنە دقیق وەک سەعاد ئیشکا چۆن لە ناو حیوانەکان ئیش دەکا چۆن هەنگەکان نەریتێکگەیە زۆر بە دقیقی لە ژیانیان خۆیان هاتووپاتی دەکەنەوە مۆدرنیزم دەیەوێ نەریتە مرۆییەکان لەلایەکەوە گیانی بکاتەوە هەموو گیانە و نەریتەی هەبێ یعنی هەموو گیان بێتە شارە مێرولەیەک وەکو مێرولەکانی ئیشکاغ و قوانینەکان بە دقیق تەنفیز بکرێت جا ئەمەی کە ئەم باسی کرد کەواتە حیوانێک لە ئێمە ئەخلاقی ترە ئەوە گیانەکردنەوەی ئەو دوانەیە فعلەن حیوانێک بۆ یاسا ڕێخستنی ژیانە سروشتیەکە یاساکانی لەبەر ئەوەی سروشتین دقیقترن لە یاسا مرۆییەکان لە یاسا نەریتەکانی ئێمە دەیاندەنین بەڵام ئەمە چییە ڕێگرە لە بەردەم ئەوەی ئەم نەریتانە وەک نەریتە سروشتیەکان بگەنە دقەتی خۆیان یا وەکو نەریتی ئامێری ئێستا ئامێر دقیقە کۆمپیوتەر بە دقەتێکی تەواوە کار دەکات یعنی لە کاتێکا سیستەمەکەی تیا چێنداوە بەڵام سیستەمەکە خۆی لە ناو مادە یعنی تۆ هەر هی خۆیەتی سیستەمەکە مرۆڤ ئێنی نەکردووە بەس ئەمی تر کە ئێمە تەشیعی دەکەین بە پێی دەوروبەر دەیگۆڕین بە پێی وەزعی ئەو شتانێکە دەگۆڕێ دەیگۆڕین ئەم گۆڕانە ئەنسوری عەقڵیەکە دێنێتە ناو نەریتەوە یعنی نەریت لە لایەکەوە دەیەوێت یاساکانی مادە وەرگرێ ببێتە شتێکی دقیق لە لایەکی ترەوە عەقڵ ئەوەی کە مرۆییە نایەڵێ ئەمە جێگیر ببێت چی دەکا؟ فەوزایت بۆ دەنێتەوە یعنی نایەڵێ نەریتەکان چی ببن بەو نەریتە یەکجاریە کە چونکە بوو بە نەریتی یەکجاری ئەسڵ جیاوازیە مرۆییەکان وجودیان نامێنێ تێگەشتی دکتۆر لێرە تۆ جیاوازیمان لە نێوان نەریت و لایەنە سروشتەکە کرد منەکە هەر بە سروشتی هەیە یعنی چی بە سروشتی ئەو منەی لەناو ئێمە هەیە سروشت من هەر کەس نازانێت لەکوێ منەکە ئێمە من باسی سروشتەکە وەکو مادیگەرایی ئەوە باسی ناکەین هەر بە تەبیعەن لەناو خۆمانە هەیە بەبێ پەروەردە چێنراوە تیامانە ئیترەوە خوایە چاندوێتی هەرچی بە چاندوێتی ئەمە کێشەکە ئەمەیە ئاخر ئێمە تۆ من دەزانم کێشەکە لەکوێیە کە ئێمە دەڵێن شتێک بە سروشتیەیە لە ڕاستیان من ئەوەی کە ناومان ناوە من ئەسەن هەر ناکەوێتە ناو سروشتەوە نەگەرەوە ئێمە شتانێگەیە تا ئێستش نەک تا ئێستش حتا تەکنۆلۆژیا بەرەو پێش بڕوە ناتوانێت ئەسڵەن دەرک بە بکە بۆچی نەک لەبەرەوەی ئەم تەکنۆلۆژیایە بەهێز نابێت بگاتەوە لەبەر ئەوەی ئەو عالەمەی کە ئەو شتەی تایە ئەسڵەن عالەمی تەبیعە نییە بۆیە تەکنۆلۆژیا ناتوانێت بگاتەوە منتیقەیە وە شتەکان زۆر زۆر تەبیعی لەناو خۆمە جارێ مادەی زەینی ئەوەی نەریتەکەی تیا دەچەسپێ هێز نییە هیچ هێزێکی زانستی و تەکنۆلۆژی نییە بتوانێت ئەو مادەیان بۆ تەحدیدکە چونکەوە مادە نییە ئەوە تەنها بە ناو تۆ پێی دەڵێی مادە مەبەستم چییە لەو مادەیە ئێستا بۆ نمونە لە ئینسان مەیمونێک بێنین و ئینسانێک بێنین مەیمونەکە لە دەوروبەرێکی زمانیا داینین بۆ نمونە لەناو عایلەیەکە کە بە سۆرانی قسە دەکەن یا بە زمانێکی تر ئەم منداڵە بەبێ ئەوەی ئێمە فێریکەین ئەم نەریتە دەچێتە ناو ئەو منتیقە زەینیەوە ئەو مادە زەینیە کە من وای ناو لێ دەنێم ئەوە وەکو بڵێ کە دەڵێم مادە مەبەستم لە هیولایە یعنی ئەوەی سیستەمەکە بەرجەستە دەکات نەک مادە وەکو تەختە و ئەوانە ئەمە هیولایەکە و ئەو هیولایە وەری دەگرێت ئەوەی کە پێی دەوتێ پۆتانسیەڵ
ئەم میولایە ئەم سیستەمە وەردەگرێ و نظامەکە لە ناو ئەو شوێنە دروست دەبێ بەس ئێمە نازانین لەکوێ لەم لای مێشکە و ئەوەی مێشکە و نازانم چی و ئەمە چۆن دەکرێتەوە ئەم خەیاڵە چۆن دروست دەبێ ئەم دال و مەردوولە چۆن بە یەکتر دەگا ئێمە لە ناو کۆمپیوتەرێکە ئەمە هین ئەم خەیاڵە نییە ینی شتە دەیگۆڕیتەوە بەشت ئاوا ینی شتێک نییە کە ئینکەیتیانی ئەو منتیقەیەتیانە کۆمپیوتەرە و خەیاڵیتیانە ئەمە تەناشتە دەیگۆڕی بەشت کۆدە دەیکەی بە کۆدی تر و جوابەکە دەست دەکەوێت بەڵام ئەمەی کە هەیە لە ناو مرۆڤ و ئەوەی چۆمسکی سەری لێ سوڕماوە چۆن مرۆڤ دەتوانێت بەم داتایانە وەرگرە و منداڵێک دەتوانێت مالانیایە ڕستە دروستکە ئەم پرۆسەی دایەنانە ڕستەکان لە ئامێرە تا ئێستا کە چۆمسکی خۆی زۆر کاری لەسەر کردو ینی خۆی ئیش لەسەر ئەمە کردووە هەموو ژیانی لەسەر ئەمە داناوە و ئەمە تا ئێستا بەڕاستی ینی هیچتاک و هەر خەیاڵێکەوە من ئەس دەکەم وەک خەیاڵێکیش دەمێنێتەوە و ئێمە ناتوانین ئەو پۆتانسیێڵە کە لە ناو ئێمە نەریتەکان وەردەگرێ و لە ناو حیوانێکانیە بە هیچ شێوەیەک بزانین چیە لە ڕێگەی ئامێرەکانەوە باشە فیلمێشکی نییە مەیمون نیەتی ئەی خەیرە ئەم منتیقەی من زمانەکە لێرایە لەبەرەوەی ئێرە بریندار بۆ زمانەکەم بیرچوە جارێ دیسۆسۆر دەڵێ ئەمە عیلاقەی بە زمانەکەەوە نییە کاتێک کە ئێرەت ئەو شوێنەت مشکلەی بۆ دروست دەبێ قودرەتی تەنفیزکردنەکەت ینی زمانەکە لە ناو تا هەیە بەڵام تۆ ناتوانانی ئامێرەکان جسمت بەکاربێنی جسمت تووشی شەلەل بووە نەک زمانەکە نەماوە ینی زمانەکە لە خۆیان ماوە هەیە زاکیرەی نامێنێ هەر زاکیرەکەی نامێن بەڵام زمانەکە ماوە ینی زاکیرەی نەماوە بەڵام قسە دەکا ئەی ئەمە شتانێکن ئێمە بەڕاستی ینی شتی ترمانەیە کە ئێمە دەتوانین ساغی کەینەوە و ئەم علومی تەجریبیەی کە هەیە و فعلا ناتوانێت بگاتە ئەو شوێنە و حدودی علمی تەجریبی دیارە و دیکارت کە باوکی زانستی مۆدێرنە لە کتێبی میتۆدەکەیە حتا مۆزوعی لەمس ئەوەی کە ئێمە ئامێرێک دروستکەین بە لەمس استیجابەی هەبێ لە 400 تقریبا 350 ساڵ 400 ساڵ لەمەوبەر کە لە دیکارتەوە بیرکردنەوە لەسەر مۆزوعی علومی تەجریبی و علوم ئەوروپیە دەست پێ دەکات ئەم پیاوە دەرکی بەمە کردووە کە ئێستا دەیکەیت باسی ئەوە دەکات دەڵێ ئەگەر بێت و ئامێرەکان پێشکەون تا ئەو حەدەی ئێمە بە لەمسێک ئەو شتە بینکەین هیچ تاکو ئەمە ناکاتە ئەوەی کە ینی بەقەدەر ئەم ئامێرەی کە دوو ڕۆبەرتەی دووسی دەکەین بەقەدەر منداڵێکی گێل کە تووشی جۆرێک لە نەخۆشی بووە قودرەتی دایەلانیتیانە ینی تەنانە ناتوانین مقارنەی کەین بە منداڵێک کە تەواو نییە ینی دیکارت خۆی کە ڕێگای علومی تەجریبی لەوەوە دەستی پێ کرد خۆی حدودی زانستەکەش بۆ دیاری دەکات تاوان ئەمە دەیەوێت بڵێ ئەگەر تەکنۆلۆژیا بچێتە ئەو پەڕیە تا بگاتە ئەوەی کە ئاوا بکە ئەوەی کە ئەو دێڵێ بگاتە ئەوەی وا بکە ئێستا هەیە بەڵام دەڵێن لەگەڵ ئەوەشا وەکو منداڵێک ئەمە مۆزوعەکە ینی شوێنێکی ترت هەیە لە تۆ هەیە تۆ ئەمە ناتوانانی تەسەورکەی کە ئەمە تەسەور نەکرد ئەو کاتە فعلەن دەڵێن حیوانەکان لە ئێمە ئەخلاقی ترن بۆچی چونکە نەریتەکان بەدیقە نەک حیوانەکان ئەم وەکو وایە بڵێ حاسبەیەک کە حساب دەکا لە مرۆڤێک حسابەکەی ئێمە سقەمان بە حاسبەکە هەیە ئێمە سقەمان بە تەرازوویەک هەیە سقەمان بە مەزندەکەی خۆمانە نییە خۆ لە دەستی منە کیلۆ هەیە یعنی من ئەمە هەڵدەگرم هەستێک هەیە هەستی وەزن و زۆر جارە موتانەمەتان بەسەر هاتووە تەماتەکەتان تێک کردووە و ئاواینتان کردووە ڕەخستوناتە سەر تەرازوەکە کیلۆیەک دەرچووە یعنی هەستی و کێشانە هەیە کێشانە و پێوانەی قورسی لە ناو دەستمانە ئەم تەرازوە هیچ نییە جگەل لە وێنەی ئەوە بەڵام وێنەکەی دەقیقترە لە چی ئیشەکە بە دەقیقتر دەکات لە ئێمە لەوانەیە کەسێک فعلەن ئەگەر ئەم هەستەی پەرە پێ بدا ینی بتوانێت ئەو دقەتە وەرگرێکە تەرازوەکە هەیەی و هەندێکینەیە
بەکو بڵێ لە ڕاضیات تابیرکاری جاری وایە ئەجارێک باسی ئەو برایەمیان دەکرد خەریکی ڕاضیات هەر لە منداڵی و خەریکی ڕقم و شت بوو بیرمە لە بەر لە کیمیایەکە بوو مامۆستا کە ئینەکەی بڵێ ناوکێشەیەکی شتەکانی زەرف دەکردم وتیان یەکسەر نەتیجەکەی دەدا ینی برا هاوڕێیەکی وتوبوو ئەم جارە من بە حاسبەی هەبوو جاران بە حاسبەکە پێشی دەدەمەوە دەڵێ تا ئەو ئاوا پەنجەی پیانە حسابی بکە ئەم جوابەکەی وت ینی چی ئەمە ئەی چۆن ئەم جوابە دەزانێت تۆ دەبێت هینیکەی بەس ئەم شوێنەی ئەوەندە هێزی پێیا کردووە ئەو قیاساتی کە لە ناو مێشکایەتی بە جۆرێک لە حدس یەکسەر دەرک بەوە دەکات نەتیجەی ژمارەکە چەنە یعنی چی ینی ئێمە دەتوانین ئێمە لە جاتی ئەوەی ئەمانەی ناو خۆمان دقیق کەنچیمان کرد ئەمانەمان خستە ناو ئامێرەکانەوە ئەوان بوون بە حاکم بەسەر ئێمەوە ینی تەرازویەک ئێستا ئێمە هەموماندا دەنیشین بۆەوەی شایەتی بدا بۆمان ئەمە کیلۆیەکە یا کیلۆیەک نییە ئەرێ غەدرمان لێکراوە یا غەدرمان لێ نەکراوە وە کۆمەڵێ پێوەرمان داناوە ئەو پێوەرە لە مشکلەکان لە بینی ئەمە ئەم مەساحەیە تۆ دەڵێ زۆرە یاکەمە دەبێت چی بکەین ئەمە زۆرەیە ئەوەیە من دەڵێم ئەمەیان پانترە لەوە دەبێت بچین مەترێک بێنین وی پێوینە و کاتە مەترەکەمان هێنا قڕق قپ کەسمان قسە ناکات چونکە مەترەکە حکم دەکات تێگەشتی؟ تێگەشتم بەس ئیتر ئەمە لەکوایە مشکلەکە ئەوی تر ئەمە منطقەی یەکێکیان مۆراڵە ینی یەکێکیان نەریتی مرۆییە کە نەریتێکی گۆڕاوە لێرەوە جیاوازە لە نەریتە حیوانیەکە کە جێگیرە لە بەرەوەی تەبیعیە لە لایەکی ترەوە هەردوو نەریتەکە دووپات دەبنەوە لەوێەوە یەکن و چەند ئەم نەریتە دووپات ببێتەوە ئەوەنە تەبیعیتر دەبێتەوە وەکو حیوانەکەی لێ دێ باشە بەڵام ئەوەی ئەخلاقیە دووپات نابێتەوە لەبەرەوە ئەوەی ئەخلاقیە ئێمە ناتوانین بڵین حیوانێک ئەخلاقی ترە لە مرۆڤ حیوانێک مۆراڵەکەی دقیقترە لە مۆراڵی مرۆڤ ئەمەیان دەتوانین ینی دەبێ ئەمەی مۆراڵیە لەوەی ئەخلاقیە جای بکەینەوە تۆ تێکەڵە کردەوە هەردووکی ینی ئەوەی ئەخلاقیە هێنات کردت بەوەی مۆراڵەکە و لەوێەوە کە کردت بەوەی مۆراڵەکە ئەخلاقەکەت بە مۆراڵەکە زانی ئەو کاتە تەواوە جوابەکە ئەگەر نەرید مۆراڵ ئەخلاق بێ ئەوە حیوانێک ئەخلاقی ترە لە ئینسان ئەگەر نەریت ئەگەر مۆراڵ ئێتیک بێت ئەوە حیوانێک ئەخلاقی ترە لە مرۆڤ بۆچی چونکە دقیقترە واینەکە قانونەکە وەک خۆی جێبەجێ دەکە بەڵام ئێمە نەریتە کۆمەڵایەتیەکان جاری وایە یەک دنیا فرتوفێڵیان لێ دەکەین خۆمان گەمەیان پێ دەگەنیانی یەتر ئەوەی ئەسڵەن بە دقیقی جێبەجیان بکە ئێمە لەلایەکەوە دەبێت نەرم بیگری ئێمە گاڵتەی پێ دەگەین و ئەو کەسانە خۆتان دەزانن کە زۆر ڕسمی و ئیتر ئێستا کەستان بینیوە دەیە بە کوردی پەتی قسە بکە ئێتکە بە کوردی پەتی قسە دەکا وەکو نوکتەی لێ دێ ئەمە دەیەوێت قانونەکە بە دقیقی جێبەجێکایانی لەبەرەوە جۆرێک لە مرونەت هەیە لە ناو نەریتەکانە و نظامەکەش جاری وا هەیە خۆی چاوپۆشی لێ دەکا عقوبە نادا ئەم مرونەتە تەبان خەتەرەکەیە لەسەر مۆراڵ چونکە ئەم مرونەتە نایەڵێ مۆراڵ جێگیر ببێت لە زمانەکانیشە تۆ زمان ستانداردت کرد کشتوتە زمانی عەرەبی مردووترین زمانی سەرزەویە بۆچی چونکە زمانی عەرەبی لەو جوڵەیە وەستاوە زمانی عەرەبی وەکوینەکەی لەکراوە حیوانەکە کە نظامەکەی تایە هینە ینی لە شوێنێکە ڕاگیراوە ئیتر گەشەکردن نییە بەڵام لاجەکان لاجە عەرەبیەکان ئەمانە لەگەڵ ئینەکانە گۆڕاون ینی ئێستا میسریەک و جەزایریەک و ئەمە خۆ عەرەبی فسحیان وەرگتووە سەرەتا بەڵام ئەمانە گۆڕاون ئەمە ڕێگەی پێدراوە بگۆڕێ بەڵام ئەوی تر دەبێت بە سابەتی بمێنێتەوە ئەمەش تاوان ڕەتی بە تێکستی پیرۆزەوە یار مۆزۆی زمانی عەرەبی نییە هەر زمانێت تێکستی پیرۆزیە بوو بێ زمانەکە قیاسی کراوەتەوە و ئەسڵەن ڕێزمان لاینەوە ینی ڤیدا کتێبی ڤیدا سەرەتا لەوێەوە هات کە ئەوان ڕێزمانیان دانا بۆ ئەمە بۆ ئەو تێکستە چونکە وایان دەزانی ئەگەر وەکو خۆی بە دەقیقی نەیخوێنەوە ئەمە کێشەیە ینی دەبێت بە دقیق وەک ئەوەی کە وتراوە ئاوا بخوێنرێتەوە ئەمە تەبەن تەسەورێکی زۆر شکلانیە بۆ دین لەوێەوە ئەو شتە دروست بووە ئەم زمانە ستاندارد کراوە و هەر پرۆسەی بە ستانداردکردنێک ینی چی ینی جێگیرکردنی نەریت
يعني پرۆسەیەکە تەقلیدی ئەین دەکات ئەو نظامە تەبیعی کە هەیە وەکو ئەو وایە کەڵە شێرێک 1000 ساڵ لەمەوە پێش چۆن قوقاندوویەتی ئێستا ژوا دەقوقێنە زمانی عەرەبی ژەروا دەقوقێنێ یعنی 1000 ساڵ لەمەوە پێش چۆن بووە ئەم عەرەبیە کە ئێستا تۆ دینی دەکەیت نەفسی عەرەبیە بۆیە من کاتێ تێکستێک دەخوێنمەوە 1100 ساڵ لەمەوە پێش نووسراوە من لەم تێکستە تێدەگەم وەکو ئەوەی کە لە تێکستێکی تازە تێدەگەم بۆچی چونکە زمانەکە هەر وەک خۆیەتی بەڵام لە لاجەکان ئەوانەی کە لەم زمانەوە دواتر گۆڕانیان بەسەر هاتووە جەزائیریەک لە میسریەک تێناگا باشە ئەمانە زمانەکە جیاوازی تێکەوتووە ئەوەی لای من جیاوازیەکە دروست دەکە ئەوە تەبیعەتە ئەوەی یەکبوونەکە دروست دەکە ئەوە مادەیە باشە یعنی شتەکان چەند مادی ببنەوە دەکەونە ناو دووپاتبوونەوە و یەکبوونەوە چونکە مادە یەکبوون دەخوازێ مادە دەیەوێت ئەوەی کە تەبیعەت جیاوازی تێدەخا ئەو بیکاتەوە بە یەک و ببێتەوە بە یەک مادە سەرەتاییەکەی کە هەموو شتەکانی لێوە پەیدا بووە یعنی بۆ نمونە ئێمە ئەم پلاستیکە کۆمەڵە شتی جیاوازمان لێ دروست کردووە لە یەکماندا لە خۆیمان دابڕاندووە و ئەمە دەیەوێت بچێتەوە ببێتەوە بە مادە یەکەمیەکە لێرەوەش تەبیعە لە ناو خۆیان نەفی دەکاتەوە تەبیعەتی ئەوەیە کە جیاوازیەکان دەدا کە ئەمەی نەفی کردەوە بەرەو یەکبوونە مادیەکە دەچێت مۆدرنیزم هەوڵێکی محاولەیەکی خەتەرە بۆ ئەم پرۆسەیە بۆ بە یەککردنی شتەکە بۆ ئەوەی دنیا یەک سیستەمی دووپا وەکو مەکینەیەک ئیشکا بەبێ ئەوەی خەلەلی تیابێت ینی هەر لەبەر ئەوە ئێمە ئەگەر پراگماتیکیانە بیرکەینەوە و بیر لەوە دەکەینەوە دەڵێن باشە ئەمە فرە زمانیە کە مشکلەی بۆ دروست کردوین ئەگەر هەموو یەک زمان بواەتر یەک دنیا مشکلەمان حەل دەبوو من دەچوم بۆ وڵاتێکگەر بەو زمانە قسەمان دەکرد و کێشەمان نەدەبوو ئەگەر کورد زمانێکی ستانداردی یەکگرتوویە بواەتر ئێمە زۆر باش دەبوو و کاتە من لە بادینیەک تێدەگەیشتم ئێمە بیر لەوە ناکەینەوە کاتێک ئەمە هەبوو چی ڕوودەدا ئەمە بۆ ژیانی ڕۆژانە و بۆ بوونە پێداویستە زیندەوەریەکانمان ئەمە باشە چونکە کارکارمان بۆ ئاسان دەکە بەڵام ئەمە لە لایەکی ترەوە شوێنێکی تری ئێمە دەکوژێ کە ڕەبتە بە ئینسانەکەی ئێمەوە مۆدرنیزم کێشەی لەگەڵ دیکارتا ئەوەیە دەڵێ ئەم منە وجودی نییە بۆ ئەوەی دەستی بکرێتەوە و ئەو چون یەککردنە جیهانیە ئەنجام بە ئەنجام بگەێنێ ئەمە تەمەنەت پرسیاری ئەو بوو لەبارەی وتی دیکارت ئەو دوانەی منەز دەکەم ئەوە غەڵەتێکی تایە ئەمە منیش وتمە من نەقدی زۆرە و مەوزوعە دەکرێت مەوزوعەکە غەڵەت نییە ینی ئەمە شتێکە کە ئاوایە ئەمەش جوابی پرسیارەکەی پێشوت بوو پرسیارێکی کات زۆر باش پرسیارەکەم پرسیارەکەمەوەیە ئەو منە جێگایەکە کە دیاری ناکرێت و داگیر ناکرێت لە ڕێگەی پەروەردە ئەمانەوە ناکرێت چوونیاک بکرێت گریمان مناڵێکی کورد دەبینە یابان ئێمە بە پەروەردە هەموو زمان و شتەکە وەرەگرێت بەو پێە بێ ئەو سیستەمی کوربوونەی کە تۆ لە بوونینەتەوەی کووردا باسەکەی سیستەمێکی جیاوازە و لە ناو ئێمە هەیە و جیاوازە سیزفی سەردارە و نەکۆی لێ لەو نێوانەیە کەواتە بێ ئەو سیستەمەی هەرتیا بێ لەوێش ئەمە کرێت ئەمە جێگەیەک بێ کە داگیر نەکرێت یا ئەوەتە ئێمە بە پەروەردەم سیستەمەمان بماوەتەوە لە ڕێگەی نەریتەوە بمان ماوەتەوە یا ئەوەتا ئەبێ ئەوش لەوێ هەرمانسیارەکە زۆر دقیقە ئەنسوورێکی ترەیە ئەنسوورێکی تەبیعیە لەگەڵەوە ئەنسوورێک کە نەریتەکە جێگیر دەکا ئەمە لە ناو ئێمە مقاومەی خۆی دەکا کتێبێکی جاک درێدا هەیە لەسەر مەوزوعی ئەوەی کە ئەم زمان بە فەڕەنسیە قسە دەکا فەڕەنسیەکە و فەڕەنسیە نیە لە فەڕەنسا هەیە چونکە لە جوولەکانی جەزایرە ئەم فەڕەنسیە وەکو بڵێ زمانی داگیرکەرەوە جوولەکەکانی فەڕەنسا وەریان گرتووە فرانکفۆنی پێ دەڵێن تەمان درێدا باسی ئەوە دەکا لە ماڵەوە فێری ئەم فەڕەنسیە بووە بەڵام ئەو فەڕەنسیە لە 90 ساڵیا دەچێت بۆ فەڕەنسا لە جامیعە دەیخوێنێ ئەم فەڕەنسیە نییە ئاڵە فەڕەنسیەکە ئێمە دەنگێکی بەرزی هەبوو من دەهات لە مەکتەب دەبواە دەنگم نزم کەمەوە زۆر ڕسمی بوو بەس دەهاتمەوە ماڵێ هاوارم دەکرد چۆنن باشن ینی تۆنی باسی ئەم تۆنی دەنگە دەکا کە لە ناو زمانەکە هەیە تاوان دواتر
درێدا باس لەوە دەکا یعنی هەموو فەلسفەی درێدا بیرکردنەوەی درێدا لەسەر ئەمە بەندە باس لەو مۆرکە دەکا کە لە سیستەمەکەیداوە یعنی ئەو سیستەمە فەڕەنسیە ئەو شتەی ناوی ئەو هێزە تەبیعیەی ناوی چۆن دەستکاری سیستەمەکە دەکات ئەو وەکو تاتۆ باسی دەکات ئەوەی وەکو خاڵکوتان ئەڵێ ئەمە شتێکی دەرەکیە لەگەڵ ئەوەی کە تەبیعیە دەبێتەوە بە یەک و ناتوانانی جایکەیتەوە و ئەم وەکو شتێک کە لە دەرەوەی سیستەم دەچێتە ناو سیستەم نەخشی خۆی لە ناو سیستەما دەکات ئەمە تەمان هەموو بیرکردنەوەی درێدا لەسەر ئەمە وەستاوە و ئەو دەیەوێت لە هەموو شتێکە باسی ئەو تاتۆیە بکە ینی چۆن ئێمە لە ناو سیستەما دەتوانین دەستکاری سیستەم بکەین و درێدا باسی ئەو دەنگە دەکا کە غەریب بوو بە زمانە فەڕەنسیەکەی فەڕەنسیەکان ئەڵێ ئەمە وای کرد من بە فەڕەنسیەک بنووسم کە فەڕەنسیەکان دەبێت تەرجەمەی فەڕەنسیەکەی خۆیانی بکەنەوە جا لێ تێدەگەن لە کاتێکا خۆی هەر فەڕەنسیەکە و فەڕەنسیەیە بەڵام ئەم فەڕەنسیەی درێدا ئەڵێ فەڕەنسیەک دەبێت تەرجەمەی کاتەوە بۆ فەڕەنسی ئەمە چییە؟ ئەمە ئیشکردنی تەبیعەتە لە ناو نەریتە ئەو نەریتەی کە لە دەرەوەری دەگری ئەمە لەکوێ زۆر بە جوانی بەدی دەکەین تەمان ئەمە کاتی خۆی لە دکتۆرە نامەکەمە یەکێک لەو شتانەی کە باسکرا ئەم مۆزوعە بوو بەداخەوە دکتۆراکە چاپ نەکراوە ئەوەی کە لابرا لە زانکۆ لای برد لە ڕاستیا 4 بەشونی بوو هیچی چاپ نەکراوە وی تریشی کە زانکۆ وەریگردەوەی شەر چاپ نەکراوە زمانە عەرەبیەکان لاتینی کە خۆی زمانێکە خۆی گشتی دەکاتەوە بەڵام دوایی ئەو زمانانەی کە لێ جیا دەبنەوە کە زمانە ڕۆمانسیەکانن ئەمانە جیاوازی دەخەنە ناو ئەم یەکبوونەوە ڕێنسانس ئەسڵەن چییە؟ ڕێنسانس شکاندنی ئەو یەکبوونە لاتینیە مەسیحیەیە و دەرهاتنی جیاوازیەکانە ئەو ڕێنسانسی کە بە شان و باڵیا هەڵدەدەین و ئەو سەیتەرە ڕۆمانیە مەرکەزیەی کە لەو سەردەما هەبووە کەچی ئێستا ئێمە خەریکی ینی ئەوەین وەکو وابێ ئیمپراتۆریەتی ڕۆمانی بە زمان و کولتورەکەی خۆیەوە پەل بەهاوێ ئێستا ئیمپراتۆریەتی ئینگلیزی هەیە بەڵام بە ناوی ئیمپراتۆریەتەوە نیە کولتورێکەیە دەکشێ کولتورێکەیە دێتە ناو ماڵەکانمان کولتورێکەیە دەیەوێ هەموو زمانەکان بکاتەوە بە یەک و ئەمەش ڕێنسانسێکی دەوێت لە کاتێکە ئەمە خۆی بە ڕێنسانس و بە ڕۆشنگەری و بە پێشکەوتن و لە کاتێکە ئەمە لەو ڕۆوە ئێمە بەڕاستی لە ناو بەرەو دواکەوتنێکی سیر دەڕۆین چونکە ئەم یەکبوونە ئیش دەکا خۆی بەهێز کردووە زمانە عەرەبیەکان هەموو ئەوانەی کە عەرەبی فێربوون عەرەبی هەر ئەو عەرەبیە بووە کە عەرەبیە فوسحاکەیە چونکە ئەو عەرەبیە بووە پێشتر ئەوە دواتر ستاندار دەکرێت ئەوانەی کە بڵێن داگیر کراون ئەوانەی کە دواتر لە ڕێگەی بڵێن غەزەواتەوە میسریەکان کە قبتین و ئەوانەی ئەو لە لیبی کە بەربەرین و هەر یەکە کۆمەڵی ئەقوامن یانی وە کوردەم زمانەی وەرنەگرت بە کوردیەتیەکەی خۆیەوە مایەوە فارس بە نیوە و نیوە ینی سوڵحی کرد لەگەڵیا زمانەکەی نیوە بە نیوەیە ینی تورکی ژەرعینی شت ینی میلەتەکانی تر وەریان گرت بەڵام وەریان گرت ئەو تەبیعەتە میلیەی خۆیان لە ناو زمانەکە وەک چۆن درێدا دەڵێ لە ناو سیستەمەکە ئیش دەکا ئەم زمانەیان گۆڕی لەبەرەوە ئێستا جەزایریە کە قسە دەکا هەرگیز تۆ ئەو عەرەبیە فوسحا بزانی ئەلفێکی لێ تێناگەی ئەوش عەرەبیە دەڵێن عەرەبیە ئەی ئەمە چی وای کرد ئەم زمانە بگۆڕێ ئەو سروشتە وای کرد کە ئەم زمانە بگۆڕێ ئەو باسەکەی لەوە بوتی منداڵێکی یابانی دەبین کورد دەبین بۆ یابان ئەو نەریتە وەردەگرێ ئەمە بە مروری زەمن کاتێکە ئێمە لە ئاستە گەورەکەی وەریگرین کولتور ئەگەر ئەم مناڵە وشیار بێتەوە فعلەن دەستکاری ئەو زمانە دەکات یعنی ئەگەر هوشیاریەکە تایە دروست بێت شتێکدا وەکو دۆخەی درێداکە درێدا تاکێکە بەڵام ئەمە لە کولتورەکانە تۆ دەتوانی ببینی ینی لە کولتورەکانە کاتێک کە کولتورێک دێ لە دەرەوە تۆ ئێندەکات لەگەڵ تەبیعەت تاساز نییە چونکەوەی تەبیعەتی ئەو میلەتەیە بەرەمێناوە ئەم تەبیعەتەی تۆ دەکەوێتە ناو دیالکتیک لەگەڵیا شتێکی لێ دەردەکا کە لە دیالکتیکی هەردووکیان کەوتوتەوە ئەگەر ئەوەی داگیرکردنەکە تۆ پێ قبول بوو چەند پێت قبول بوو ئەوەنە تەبیعەتی تۆ تەبیعەتت خۆت لە دیالکتیکەکە هین دەبێت نەفی دەبێتەوە و چەند ڕەدیکەیتەوە ئەوەنە تۆ دەچیتە ناو داگیرکەرەکەتەوە یعنی تۆ ئەوەی داگیری کردووی داگیری دەکەی نەخشی خۆتی تیا دەکەی
وای لێ دەکەی کە وابێت تۆ دەتەوێت نەک وابێ ئەو دەیەوێت ئەمە بۆ ئایدۆلۆژیەکانی ژوایە کاتێک مارکسیزم یا هەر ئایدۆلۆژایەکی تر دەکشێ بۆ شوێنێکی تر ئەو سروشتە یا ئەوەیە وای لێ دەکات کە خۆی دەیەوێت نەک ئایدۆلۆژیاکە دەیەوێت ئەم کاتە سروشتی ئەم زاڵ بووە بەسەر سروشتی ئەوە لە دیالکتیکەکە یعنی ئەم ئەوی نەفی کردوێتەوە تەنا جەستەکەی هێشتووەتەوە و وینەکەی سیستەمەکەی نەفی کردوێتەوە چونکە دەستکاری سیستەم دەکرێت یان بە پێچەوانەوە یعنی بە تۆ وەری دەگری کە تۆ ئەمەن وەرگرت تەبیعە لە ناو تا نەفی دەبێتەوە فعلەن تۆ لێرە دەبیتە کۆیلەیەکی دەرەجەیەک ینی کۆیلەیەکی تەواو کە ئیتر بەس ئەوی تر شتێکە لە ناو تا بەرگریەکەیە و ئەمە ڕوودەدا ینی ئەو نەخشە دواتر زمانێک دەکەوێتەوە وەکو هەر ئەوەی کە ڕەشپێستێک و سوی پێستێک منداڵێکیان لێ دەکەوێتەوە ئەم منداڵە ئەوە نییە کە گۆڕانێکی تایە کە ڕەبتی بەم دوانەوە هەیە ئەمە لە زمانەکانی شاجۆرێک لەمە ڕوودەدا و تەبیعەتی شەیە فعلەن هەر زمانەکە قبول ناکە یان یەکێک لەو شتانەی کە لە ناو کووردا هەیە ئەوەیە فعلەن لە ڕووی تەبیعیەوە هێزێکی زۆر زۆر عەجایبی هەیە ینی لە ڕووی داگیرکردنی کولتوریەوە زۆر ینی وەکو بڵێ شتێکی دەگمەنە ئەو هێزەی تایە کە بەرگری لەو داگیرکردنە دەکایێنی لە ناو خۆشیە ینی ئێستا ئەو کولتورانەی هەمانە کولتوری هەورامان و هی سۆران و هی بادینان و ئەمانە ئێمە کێشەکەمان ئەلێرەیە کە ئێمە بە کێشەی دەزانین چونکە داوای یەکبوونەکە دەکەین ئێمە دەمانەوێت ئاواوە بڕین بەس ئەمە هێزە سروشتەی ناو ئێمە حزوری هەیە نایەڵێ هەورامیەکە سۆرانەکە نەفیکاتەوە یان سۆرانەکە هەورامیەکە نەفیکا و من ئەوە بە شتێکی نەک ئیجابی دەزانم ئەمە بە زیندویەتی دەزانم و پێم وایە ئەمە وای کردووە زمانی کوردی لە زۆر زۆر زیندوو بێت چونکە دۆخە زمانەکە زیندوو ڕادەگرێ نایکاتە زمانێکی قاموسی و زمانێکە معناکە لە ناویە دۆخێکی زۆر زیندوی هەیە ئینگلیزی معنایە لکاندوتە بە وشەوە دووشتە لکاندوتە بە یەکەوە ئەمی تر معنانیە لکان دەبێتت بە وشەوە وا تاکە ڕێک لە ناو دەنگەکە دێتە دەرێ ئەگەرم لە حەزەیەوەتان کردبێت لە شەوی یەڵدا من شعرەکانم خوێندەوە ئەم معنایە لە نقالبا ینی هێن بوو من وەکو تر خوێندوو بوومەوە بۆ برادەرانە بەس ئەم لێرە خوێنرایەوە یا شێرکۆ با بڵێن شێرکۆ کە دۆخ وەردەگرێ شعرەکە دەخوێنێتەوە ئەمە ڕوو دەدا لەوێوە کار ئەو ڕەبتە لە بینی معنا و دەنگ و هەموو ینی ڕەبتێکی دینامیکی عەجایب لە ناو هەموو زمانەکە هەیە بەڵام ئەم دۆخە لە زمانێکی تراکە ئاوار هین نەبێت ینی لکێندا بێ بەیەکەوە ئێستا زۆربەی وشەکانی زۆرێک لە وشەکانی زمانی ئینگلیزی معنە قاموسیەکەیان هێنراوە بەکاردێنێنێنی لەبەرەوە شتەکە وەکو بڵێ بۆچی بۆ ئەوەی ئەم زمانە عالەمی ببێتەوە بۆ ئەوەی ببێتە زمانە یەکەمەکە کە زمانەکانی تر نەفی دەکاتەوە لەبەرەوە لێرەشا تەبیعەت ئیشی خۆی دەکا و نایەڵێ ئەو یەکبوونە ڕوو بدا و ئەمە دیالکتیکی نێوان تەبیعە و مادەیە